سڵاتان لەبێەوەم کاتتان باش لە هەر شوێنێکەوەن لە کوردستان 24 و لە بەرنامەی پاشیو لەگەڵتانی بۆ هیوایی کە بابەتەکانی ئەم شەویشمان ببێتە جێگای سوودی ئێوە ئەم شەویش بە هەمان شێوە باس لە بابەتی ئاینی و تەندروستی دەکەین و هەروەها هاوکارانمە باسەخۆ لە شارەکانی کوردستان لەگەڵمان دەبن ببینین چۆن لە شوێنە گشتیەکان لە شەقام و بازاڕەکان خەڵک کاتەکانی بەڕێ دەکات تا وەکو دەگاتە پارشێ و ئەو گۆڕانکاریانەی کە لە مانگی ڕەمەزان هەیە لە ژیانی خەڵکدا چین باس دەکرێت بەر لەوەی بچینە لای بابەتەکانی ئەمڕۆمان باس لە مانگی ڕەمەزان دەکەین لەم مانگەدا خەڵک بە گشتی حەز دەکات کاری چاکە خێرخوازی ئەنجام بدات بۆ ئەو مەبەستەش ئەمیشە ئەو کەسانی کە هەژارن یان پێویستیان بە هاوکاری خەڵکانی دیکە هەیە چاویانەوەیە کە لەلایەن ئەو کەسانەوە هاوکاری بکرێن بە گشتیش ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە خەڵک لە کوردستان لە مانگە زیاتر هاوکاری یەکتر دەکەن پێکەوە زانیاری زیاتر وەردەگرن. مەها ڕەمەزانێک و مەها ڕۆژیگرتن و هاتنەخۆرا قورئانێ و خێر و بەرەکەت و دلۆڤانیە و خەڵک بە ئەوەیەکێ گشتی divê mehêda ber bi xêr û çakeyan diçe û ji xirabiyan dûr dikeve. Li dorvê çendê welatiyan jî dîd û boçonên cuda hene û dibêjin xuda û ayinê Remezanê xudanê 11 mehên din jike. هەکە مرۆڤ ئیماندار بێت و بەسەلمان بێت و خێرکار بێت هەمی ڕۆژ وەکی ڕەمەزانی خێرن و خێر و بەرەکەتن. ئەو خدای ڕەمەزان داینۆی هەر 11 هەیوێ دیژێ داینێ نە بەس ڕەمەزانە جا ئەو کەسە احتیمال هەیە نەحامی وەکی نەحامیل دەگە لەگەڵ خۆ زەڤرن بەس بۆ هەندێکت هەین یعنی ئەف هەیڤە حەجک و بخۆ کرینە وەکیانی ئەمە بەرهەف کرین یگوتی بەس خێرت بێ هەیوێدا هەی یعنی ئەو ئەنسانێکی بەسڵمان بێت هەما ڕەمەزانێ هەما بژداد بەسڵمانە وەیدی خۆ نەدەین تا بەسڵمانە چەند وەختە مەسەڵ بیرا خودێ بیرێ نەیێت و هەزرا خودێ نەکێت و ئەوێنێک تشتێ نەکێت یا خودێ گوتە وانێ ئەوە خەلەتیەکی مازنە چێکی بەسڵمانەتی نەهەی بە ڕەمەزانێت تەنیا پێشنەوێژ و گوتارخوینێکی دەڤەرە زاخۆژی دیار دەکات ku Xwedê pîroziyeke taybet bi vê mehêda ye lê nabe bi tinê em musilman û dilovan û xêr û çakexwazên vê mehê bin. Yani ne şerta di Remezanê tinê de bit. Lazim e hemî heyata insanê heyî iltizamê bikit wê dînî wê eqîdê wê îmanê ew wî bawerî pê heyî ku Xwedaya û pêxemberin û ev îman pê înayî ne îlla Remezanê tinê. Vê mehê pîroziyeka taybet li bal Xwedayê û ayinê Îslamê heye û xêr û çaketê da zor dibin û xelek bi zorî û bi peroşî ber bi ayinî ve diçin û bi durustî peyrew dikin. Lêya ku cihê serincê ye ev çend di 11 mehên din da bi awayekê din berçav dikeve. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. لە تەوەری یەکەمی پاشیو باس لە شەو نوێژ دەکەین و تەراویح تایبەت لە مانگی ڕەمەزان دەزانین کە لە نێو مزگەوتەکان لەگەڵ ماڵەکان کاتەکانی شەوان و زیاتر دوای بەربانگ بە نوێشکردن و تەراویح بەسەر دەبێت. لە تەوەری ئەم شەوماندا باس لە پاداشتی شەو نوێژ و کاریگەریەکانی لەسەر ڕۆژووی موسڵمان لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ئێنەی پێشنوێژ و تاخوێن دەکەین لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە مامۆستام کاتت باش زۆر بەخێر باستان دەکەین سەلامەت یا ڕەبی. مامۆستا سەرەتا بێم باس لەوە بکەین شەو نوێژ جیاوازی لەگەڵ کاتەکانی دیکەیان لەگەڵ 5 فەرزەکە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. لسرتادا داواکارم لە خودای گەورە و میهرەبان خوای تەعالا هێز و وزە و قووەتەشی وامان پێ ببەخشی کە سەرتاسەری ئەو مانگە بتوانین کە پێشوازشی ڕێک و پێک لە مانگی ڕەمەزانی بکەین و هەروەها داواکارم لە خودای میهرەبان کە خوای تەعالا نوێژ و تاعەت و
و دوعا و خێر و سەدەقانمان لە ئێمە و لە هەموو مسلمان قبول بکات. دیارە طبعا نوێژ خۆی لە خۆیدا کە دوو بەشی هەیە، نوێژی فەرزی هەیە و نوێژی سنەتیشی هەیە. زاد طبعا لە بینی نوێژەکانیشدا نوێژەکان کە بەشێک هەیە کە هەر سنەتە، بەڵام عادەتەن پێی دەگوترێ ڕەواتی بوو لە دوای نیوەڕۆ و یاخود لە دوای عەسر و یاخود لە پێشی عەسر و یاخود دوای مەغریب ئەو بەو شێوەیە ئەوانە پێیان دەگوترێ. بەڵام نوێژێکی سنەت کە زۆر گەورەیە کە پێی دەگوترێ شەو نوێژ یا قیام اللەیل. قیام اللەیلیش بەخۆی لەلایەک پێی دەگوترێ قیام اللەیل و تەراویحیش هەر بە شەو نوێژ حسابە، یعنی سەلات اللەیل بخۆی هەم تەراویح دەگریتەوە، هەم سەلات التەهەجود دەگریتەوە، هەم سەلاتی ڕەواتی ویتریش دەگریتەوە. ئەوانە ئەگەر باس لە هەموو نوێژە سنەتەکان بکەی، ناوەکانیان ئاماژە پێ بکەیت، ئەوان کە پێیاندارن باس بکەی. بەشەو بەڵێ طبعا دیارە سەلات التەهەجود خۆی پێدەگوێت کە خوای رب العالمین لە قورئاندا دەفەرمی ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. دیارە سەلات التەهەجود ئەوەیە کەوا مرۆڤ کەمێک بنویت، یعنی لەو شەوەدا هەندێک بنویت جا حەز دەکەی بە 5 دقە بی، یا مهم ئەوەیە گرنگ خەوت لێکت بی پاشان هەستێەوە. ئەوە لە حەقیقەتدا خێر و تەوابەشی گەلێک زۆری پێی دەگوتێت تەهەجود. قیام اللەیلیش ئەوەیە کە بەردەوام واتە خەوەکە لە هەر کاتێک بێت لا، یعنی لە دوای ئیشایەوە هەتاوەکو دەگاتە بەیانی، هەر لە هەر کاتێک بی. ئەوە مهم ئەوەیە، ئەوە پێی دەگوتێت تەهەجود. دیارە قیام اللەیلیش ئەوەیە کە ئینسان شەوی زیندوو بکاتەوە، بەردەوام ئەوە خەریکی نوێژ و تاعەت و قورئان خوێندن و ئەوانەیە. ئەوەش طبعا قیام اللەیلە. سەلات التەراویحیش جەنابتان دەزانی کە بریتە لە دوای ئەوەی سەلات التەراویح تایبەتمەندە تەنها بە مانگی ڕەمەزانێ، یعنی لە غەیری ڕەمەزانێ نییە. سەلات التەراویحیش ئەوەیە نوێژی تەراویح کە عادەتەن لە دوای ئیشایە دەکرێت. ئەوە لە کوردستانی خۆمان زۆربەی هەرە زۆری 8 ڕکعات دەکرێت، دەگەڵ 3 وەتریش دەکرێت کە دەبێت ئەنجامدانی نوێژی تەراویح لەگەڵ نوێژە سونەتەکانی دیکە جیاوازی هەیە یان لەگەڵ شەو نوێژ جیاوازی هەیە؟ نا، هەر ئەوەندەیە زیاتر شەو نوێژەکە سەلات التەراویح عادەتەن بە جەماعەت دەکرێت، بەڵام شەو نوێژ هەر کەسەی بەخۆی دەکات، لە ماڵی خۆی دەیکات و ئەبەو شێوەیە. ئەی لە ڕووی پاداشتەوە جیاوازی؟ طبعا لێرەدا بە شێوەی عام پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کە دەفەرمی بەتایبەتی لە ڕەمەزاندا من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. يعني کەسێک ئەگەر بێت و شەو بەتایبەتی لە شەوی ڕەمەزاندا هەڵبستیتەوە و شەو نوێژەکان بکات، ئەوە خوای رب العالمین لە گوناه و هەڵەکانی خۆش دەبیت. بەڵام لە حەقیقەتدا شەو نوێژ گرنگ و مهمە، چونکە خوای رب العالمین لە قورئاندا لە چەند شوێندا ئاماژەی پێ کردووە کە خوای تعالی دەفەرمی وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما. يعني خوای رب العالمين لسرتاي آياتك دفرمي وعباد الرحمن، يعني بندكاني سبحان الله أوش كتفسير كان بحثي كان نار عباد الله يا عباد خوي يكك لأسماء الله يعني الرحمن، يعني خوای رب العالمين أو بندانئي پەروەردیگارێکن کە خۆی میهرەبانە. مادەم کە میهرەبانیش بوو معنەوێ ئەو شخصەیە ئەو بەندەیە ئەگەر بەدڵ ڕوو لە پەروەردیگاری عالەم بکات، خوای تەعالی میهرەبانە لە گوناه و هەڵەکانی خۆش دەبی. ئەو زادە الذين يبيتون لربهم، ئەوانەی کە شەو دەمێننەوە سجدا وقياما، يعني ئەو شخصەیە ئەو نەفەرەیە کەوا هەڵدەستی شەوانە جا کەیفی خۆیەتی لە مزگەوت بی یا خۆت لە ماڵدا بی مەشغولی سوزدەیە، یا لە سوزدەدایە یا لە ڕکۆدایە یاخۆت لە کارەکانی نوێژدایە، ئەوە دانراون بە بەندەکانی خودای رب العالمین و لە کۆتایی ئاياتەکەشدا خوای رب العالمین دەفەرمی ئەوە پاداشی وان بەهەشتە و باشترین پاداشیان هەیە. تەراویح جیاوازی چی؟ ئەگەر کەسێک بچێت لە مزگەوت بە کۆمەڵ ئەنجامی بدات یان لە ماڵی خۆی بیکات؟ طبعا تەراویح وەکوتمان لە هەردووچی هەردەبی، لە مزگەوت تیژ دەبیت و لە ماڵیش دەبی. بەڵام لە مزگەوت عادەتەن کە جەماعەت بە شێوەی عام نوێژی جەماعەت خێر و پاداشی زیاترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمی صلاة الجماعة تفضل صلاة الفرد ب27 درجة، يعني نوێژێک کە بە جەماعەت بکرێ
عامة بعام مثلا وتويتي نيجي فرزو أوان باشە مامۆستا هەندێک هەیە بۆ نمونە لە گەڕێکێک کۆمەڵێک کەس پێکەوە کۆبنەوە لە ماڵێک بە کۆمەڵ ئەیکەن بەڵام لە گەڕێکێک و لە نێوان چەند ماڵێک و چەند خێزانێکە ئەمە جیاوازی لەو بە کۆمەڵە هەیە کە لە مزگەوتەکرێت لە مزگەوت طبعا لێرەدا ئەوەش هەر جەماعەتە هەر بە جەماعەت حسابە بەڵام ئەوەندێ ڕۆیشتن بەرەو ماڵی خودای ڕەب العالەمین بەرەو مزگەوت بێگومان خێر و پاداشی زیاترە کە مزگەوت خانەیەکە و ماڵی خودایە و تایبەت کراوە بۆ عیبادەت ئەگەر لە شوێنێکدا موسەلایەکە بی یا لە ماڵێک دیوەخانەشی شەبی ئەگەر کۆمەڕە خەڵکێک جاپیاوە یاخود ئافرەتە مادەم ئەوانە پێکەوە جەماعەت بکەن ئەوە هەر عینی بە جەماعەت حسارە واتە گەرە و کەسە کاتی ئەوەی نەبێ دەرفەتی نەبێیان نەتوانێت ماڵەوە بەجێ بێڵێ هەر جیاوازی نییە لەگەڵ ئەوەی نەخێت مادەم مەخۆی ناچێت هەر ئەوەیە ینی هیچ ئیشکال تێدانی هەتا وەکو لە ڕاستیدا بەنسبەت ئافرەتان بە تایبەتی ئەوانەی کەوا منداڵ و شتیوان هەیە احتیمالی هەیە کە زۆر ئەو ڕەئیە هەیە هەر لە ماڵدا ئەنجامی بدەن باشترە. باشە ئەمێ پرسیاری ئەوە بکەم هەندێک جار شەوەکانی ڕەمەزان جیاکرێتەوە بۆ نمونە هەشتم شەو دوێنێ شەو بوو جۆری نوێشکردن تێیدا نۆیەم شەو بە هەمان شێوە ئایا جیاوازی هەیە کە شێوازی ئەو نوێژەیە سونەتانە چۆن بێت؟ نا شێوە طبعا هەمووی هەر وەکوتما قیام اللەیل بە هەر شێوەیەکیە هەر ئەوەندەیە طبعا ئەو کەسێکەوە بەخۆی شەو نوێژ عادەتەن پێغەمبەر صلی الله تعالی وسلم فەرمووتەی هەیە دەفەرمی ينزل ربنا تبارك وتعالى في كل ليلة دەفەرمی خوای رب العالمین لە هەموو شەوێکدا شەرتنی هەر ڕەمەزان بی لە غەیری ڕەمەزانیش خوای رب العالمین ڕەحمەت و میهرەبانیدا دەبەزی إلى سماء الدنيا دێتە ئاسمانی دنیای بەو معنای وەکو چەترێک و دای دەپۆشیت و نوری پەروەردگاری عالم حين يبقى الثلث الأخير من الليل لكاتك داكوا سيكا شي دمينيتي بو معناه كأنما خير وباداشي لهمو خير زيات لو قيام الليلة ياخذ لو شون وجانا أو شون وجه كذا كويت سيكا شي آخري بو معناه أجر وادا بن الشو 9 ساعات بي 6 ساعات يشي تبري سيب ميني ياخذ مثلا أجر بكرت هلا ساعاتك بيشي بياني بي چونکە لەو وەختەدا وەکو حەدیسی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کەوا ينزل ربنا تبارك وتعالى لە بارەگای پەروەردگاری عالم بانگ دەکرێت ئەلەو وەختەدا کەوا ئەو شخصەیە مەشغوڵی عیبادەت تاعەتە دەفەرمی من يدعوني فأستجيب له ئەوە لە بارەگای خوای تعالی بانگ دەکرێت چێیە کە داوای ئێمە دەکات و تەڵەبی دوعا دەکات لە ئێمە فأستجيب لهم هەتا وەکو ئێمە وەڵامی بدەینەوە من يسألني فأعطيه چێ طلبشي لإيما تداوايشي هيبو أويك إيما بي ببخشين ومن يستغفرني فأغفر له چه داواي غفران وليبردن وعفو مهربانين تذكابي إيما كوابو ليردا بتايبتي لو سيشي كوا دميني توا براستي أو مروفا كوا مشغولي عبادة طاعة خدای رب العالمين بيتود لهمان كاتيج دا شرطني هر نوجبي أو جار جرينج خوي روحي خوي تكل بك لقل پروردگاري عالم يعني لحقيقة دا زياتر شتشي روحية بو معناه أو شخصية كوارادة وسطي سطان صدا دابني أول لدار لدرجي پروردگاري عالم راوستاوا وسوده بوي دبا وقص لقلوي دكا قفت قولوي دكا وطلبي شي دكا بوي حرب نصي حديث كذا فرمي خوای رب العالمین كنازل دبي رحمة مهرباني كذا فرمي من يسألني فأعطيه ومن يستغفرني فأغفره ومن حتى وكو كوتايك آية چه آواتي هي بو معناه چه هواياتي دخوازي لو دنيا دا ومقصود ومراد مطالبي لو دنيا دا ياخو هواياتي تسيا داوا لإيما بكا خوي رب العالمين ورامي داداته بو معناه بو حاصل لك أجر بنيتك صاف تواو تيكل بيت بشيويك كدور بيه لبرتش طبعا هلا قرآن جاء كذا والذين يبيتون لربهم سجدا وقياما زور بحسيس الشون ويش ذكري چونك بطوري ميجو پیغمبران همويان زور اعتماديا كردور لسر الشون ويش چونك الشون ويش عادة بتايبتي دري كإنسان لغرفة شبي دور للرياي عادة إنسان كلم زجود دكا يأخذ لوي دكا احتمال هي نفس إنسان أو يبدل ضابي بلي أو خلق الدنبيني بلام لكاتك دكا لني وشو تيبري
و ئەو شخصە لە ماڵی خۆش هەڵدەستی ئەوە 100% دای ناوە واتە مەرجە ئەو نوێژە بە کۆمەڵەیان شەو نوێژ بە نوێژی تا کۆتایی بێ عینی هەشتا بە تەنهاوی ئەوە کە قیام اللەیل بەو معنایە هەر خێر و پاداشی هەیە. مەبەستی پرسیارەکەمەوەی مەرجە بە نوێژی بە تەنیا کۆتایی پێبێت واتە ئەو کەسە لە ماڵی خۆی نوێژ بکاتەوە بەڵێ بە تەنها بیکات ناشرت نوێژی تاک نوێژی تاک شرت نییە بەڵام ئەوەندەیە تەبعانی کە بیکە ناوە ناوە ئەم پێم باشە هەر بە تەنهاش ناوە ناوە خۆی و خدای ڕەب العالەمین ڕوحەکەی ینی بکاتەوە بۆ میهرەبانی خۆی تەعالە ئەوە باشە. باشە مامۆستامەوە پرسیاری وە بکەم مەرجە نوێژی سونەت لە شەوانی مانگی ڕەمەزاندا بکرێت؟ نەخێر سونەتەکان وەکو ئەوەی کەوە تایبەتمەندە بە ڕەمەزان تەنها نوێژی تەراویحە. نوێژی تەراویح خاصی مانگی ڕەمەزانە ئەگەر ناقیام اللەیل ئەوە سەرتاسەری ساڵ هەر هەیە و بە تایبەتیش بەڕاستی ئەمە پێمان باشە ئینسانی موسڵمان ئەو کەسەی کەوە نوری ئیمان لە دڵیدا دەدرەوشێتەوە خۆی فێری ئەوەی بکات. یعنی کەس چێ هەیە کە لە دنیادا مەشاکیل و غەم و پەژارەی نەبی بۆ ئەوەی کە ناوە بە تەنها لە غورفەیەکی خۆی بەرماڵی خۆی ڕابێخیت و وەڕوو لە خوای ڕەب العالەمین بکات. بەڵێ مامۆستا لەگەڵ لە بەردەوامە بین ئەچینە هەولێر پامێرمان زەردەش هەمێ لەگەڵمانە هەر تایبەت لە شوێنە گشتیەکان بە تایبەت چێشخانەکان کە شەوانی ڕەمەزان تاوەکو پارشێ و قەرباڵغێکی زۆر هەیە خەڵک دەچێتە دەرەوە بۆ بەسەربردننی کات و نان خواردنیش. زەردەشتم کاتت باش پێمان بڵێ تۆم شەو لەکوێ و چەندە قەرباڵغی لەو شوێنە هەیە. دەمباش سارا دەمباش بۆ میوانێتەشی بێگومان ئەز نایەک ji ئەو خواردنگەهên هەولێرê me bêguman ji bo demên paşîvê yan pêş dema paşîvê ji bo ku em bizanbin ka meha rojê meha Remezanê di şev taybet çawa derbasma ku diyar dibe hejmarek mezin ji malbatan ji xelkê berî demê paşîvê berê xwe dinevir di heman demê de jî gelek hunermend jî têne stranan dibêjin xelk sebra xwe tîne ez dixwazim derbasî cem hunermendekî Rojavayê Kurdistanê bim ew îro li vê xwardingehê bî mîvan e xelkê Rojavayê Kurdistanê ku ew jî Rewan İbrahîm e me destîroyî wergirtiye ku em pîra peyvînê bikin Rewan dembaş bibûre tu sazê jî lê dixî ji me re bibêje berîkî meha rojiyê çawa ye راستی مهکه پیروزه مهکه خیره مهکه خوشیه راستی امجی وقتی دوره خورد بن امجی استرانه دلیک خلکی خوش کن استرانه آینی استرانه وقتی بیشن خوش خدمت خلکت کن هر شب تبره خودی جمع حسکرین خواه تجربه هاتی بیگمان چند سالن لوری اف شبیان اف مه رمضان سال چی چه جوازیه که راستی و سال زبینم بهتر خلقه بهتر خلق اقباله و های سرجها ورنا سهرة ورنا رنشتنا جه قبنا استرانا صلاة دي كم تربونه كي زبینم و سال بهتر هوا هوا تبحث بيجو من تستران جور دبيجي لا از خوازم چاوا کو خلق في تيفر كلتا كودارت که استران کی اولی اگر توش مرا بيجي طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا بدا للمدينة خوش به از هست که کنده گدن گیتجی کردی هذا والله دنگی من گیتیجی صار از درفت بهلم کو از درباسی جم هندک ولاتیان بم قالو کا ولاتی چاوا خورند خون ایوار باش ورا دیاره و سفره یک ریکوپک دانیه از دست بگه درباسی جم ولاتی کی بم اگر توش مرا ببیشی شب رمضان چا بره ود چه ده همان دمه دا اون چا سعور خود خون خيرات سرچوا ورمضانك خوشا بيروزا ان شاء الله رمضان بيروز كل هم جياني وهم كرده كل هر شهر بارد كردستان والهرم والحمات اخو سروكي خوي بارزاني وبرادرت خويت عزيز وان شاء الله آرامية وخوشية قد بيننا امرو نستانو كساعة تقريبا بربيانية وان شاء الله امانته وخوشة ولاي برادره وهم يا خوشة ان شاء الله رمضانك خوش تريش دبيت وان شاء الله بو پیشتریش و پیروز خار هدان گوش کین و ان شاء الله پیروز الهم گوش از خوازم اشتاش پرسم برز امسال جوازی رمضان چه هست طيبت دمن پاشی وانداش سال را بردو خودش اولا الناس پیروز بایا همی بسمان جانت کم بو رمضانی
سپاسی و پلیس و شرطه اودی آسایش و پیشمرگت کم موی امنیتی کم ساعتی که شویه ایکونی و شویه هم خلوان مطعماتین و تشین الحمدلله شکر و سال به سال انشالله رمضان ما خوشترن کردستان برف پیشونه انشالله رمضان یتین انشالله دولت انشالله زور خوشتر بید انشالله نور چجین و بگمان بله بگمان وکمانی زمان کو خلک کی مزن هاتی وره خلک جور به جور کردن عربن جوالات جدا جدا نه وکو میوان من وان هر دو ولاتیان جوانی زمان کو یا پر کیفا خلکی خوش کری و ثقتک یان اوانات اولهیه که داشتنه کو دبیجن ای سال هر سال جوی وصای بگمان سارا لی سال کو هزین اولهیه پلیس آسایش یان دیتر کو و شوی ارکی خورا بن تایبت سارا از خودم تشتی گاماجا بکم دما کو از دناف کولان این هولیر دنهاد ماشیم و شوی بری دما سحورا جی کو هزین اولهیه یان پلیس کو کار به ارکی خورا بن و ده له بروا جوی کیجی کو خلک کی مزنج دناف رستوران تاندا دناف خواردنگه هادا سحوران دخون و موزیک جی گدار کن واتا کو بگشتی جی شوین سحورا ویرنگیش نسری بله زردشت همه لهولیر لگل من بوی سپاس زردشت منیش آماجا باب کم لبروی برنامه که تاکتی کی درنگ امنیت و شوانا بگمانی مشکل روی نو مالا و بینین که هزامی کان لشقامه گشتی کانن با پارزگاری کردن لحالاتیان لبروی بشه که خالق تا درنگانک امنیت و لیرو دست خوشیان لیکین و آوان همیشه پارزری ولاتو کردستان بون سپاس با توش لهولیر لگل من بوی ما مساجری که تر گرای مولای تو هر لا نيوجكان باسي نيوجي وتر بكين نيوجي وتر چيا چون بكاتا چون انجام مدري بخوي نيوجي وتريش يكك و خوي ناوي خوي ل بخوي بما بو معناه نيوجي تاك مالا بخوي اقل نيوجي وتر يقركعته علماء دفرن بيقركعته معناه يعني قري كسك برام عاده وتريش هر تايبته بشو اگر نوێژی عیشای کرد عادەتەن لە دوای نوێژ عیشای دوو ڕکعاتی سنت هەیە لە پاش عیشا پاشی ئەو وەختە ئەگەر ئەو نەفەرەیە یەک ڕکعاتی کرد بە نیەتی وەتر ئەوە کە ئەنەما حاصل بوو ئەقەلەکەی بەڵام دەڕێ و عولەما دەفەرمووی وا باشە لە سێ ڕکعاتی کەمتر نەبی یعنی دوای سنتەکەی کە عیشا کردت دوو ڕکعات هەر بە نیەتی وەتر بکەی ئەو جار هەڵبستیەوە ڕکعاتەشی دیکەش بکەی ئەو سەفەرەی هەتا دەبیتە ئەکسەرەکەی یعنی هەر ژۆری 11 ڕکعاتە 11 ڕکعاتە ئەقەلەکەی لە یەک کەمتر نەبی لە 11 مەرجەکانی ئەو نوێژە چییە؟ مەرجەکە هەر ئەوەی بەتەنها وەکو نیەت ئینەمە الأعمال بالنیات نیەت دەی نیەتم وێ دوو ڕکعات سنەتی وەتر دەکەم جا ئەوەیە شەخص هەیە هەندێک شەو دەتوانی سێ ڕکعاتی بکە هەندێک بازە شەوێک هەیە دەتوانی بیکاتە 5 و بیکاتە 7 و هەتا 9 گرنگ ئەوەیە کۆتاییەکەی لەسەر ئەوە بەسەریەکەوە ئەتوانێت لەسەریەکەوە دەتوانی بەڵێ و بە متەفەریقیش دەتوانی بەڵام مثلا بنسبة تراويحان اگر هاتو وتري دقل مامۆستای کرد ناتواني دووبارە وتری بکاتەوە بخۆی لە ماڵێ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لا وترانی في ليلة واحدة دوو وتر نابی بەڵام ئەگەر وتر خۆی گرنگەکەی لەوەیدایە ئوسلوبەکەی ئەوەیە کە ئەو کەسە دەستی بە شەو نوێژەکان کرد هەتا کۆتاییەکەی پێشی بەیانی وا باشە ئاخر نوێژی وەتربی آخر نوێژی بە وەتری کۆتایی پێبێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی اجعلوا آخر صلاتكم بالليل وترا پاداشتی چییە خێر و پاداشەکەی طبعا وەکو دەفەرمی غفر له ما تقدم من ذنبه ئەو گوناه و هەڵەکانی کە هەیبوونە خوای رب العالمین لی خۆش دەبیت بەڵێ پرسیاری ئادابەکانی نوێژکردن ئادابەکانی نوێژکردن چییە؟ والله طبعا نوێژ بە شێوەی عام زۆر گرنگە کە ئینسان خشوعي هبي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون يعني براسي كأنما أو مسلمان وإيمان دارانا لحقيقة دا سركوتونا أفلح منا مفلحا سربرزا الذين في صلاتهم خاشعون أوانيك لراسي دا لأنه يجكان يندا خشوعيان هي معناه ويا أو الشخصية نوێژەکانی لە کاتێکدا کەوا فاتیحەی دەخوێنی و یا سوز دەبات و ڕکوع دەبات خەوفی رب العالمینی لە دڵدایە بەردەوام ئەو شخصەیە وا دەزانی کە سوزدەکەی بۆ شتێ دەبات بۆ خوای تەعالا دەبات مەرزەکە ئەی لە هەمووی مهمتر ئەوەیە کە ئەو شخصەیە ئاگای لە نوێژی خۆی بی
و فکری نەڕوا بۆ ئەولا هەتا دەتوانی و ئەگە خۆشی توانای هەبی لەگەڵ معنای فاتحە ئەوە شتێکی گرنگ و مهمە معنای فاتحە الحەمدولله رب العالمین تا کۆتاییەکەی و هەروەها لە معنای سەجدە بگا و معنای ڕکوع بگا بەو شێوەیە. باشە مامۆستا هەندێک جار نوێژ ئەکرێت یان کەسانێکە نوێژەکەن بۆ منە تەنیا لە کۆڵکردنەوەی ئەرکەکەیە بە پەلەپەل نوێژەکەی کات و کۆتایی بێنێ ئەمە ئەم نوێژە دروستە یان ئەبێت کاتی بۆ تەرخان بکرێ و کاتی بدرێتێ. طبعا نوێژەکان هەر یەکەی لە کاتی خۆیە کە خوای رب العالمین دەفەرمی لەبارەی ئەوانەی کەوا مۆبالات ناکەن بە نوێژ و بە معنای هەرتەنها وا دەزان نوێژ بریتێ لە چەند سەجدەیەک و چەند ڕکوعێکێک ئەوە معناوی خەتەرێت چونکە خوای تەعالی دەڵێ فەوەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون دەنێ یعنی کەئەنەما وەیل کە شیوەڕێکە لە جەهەنەم بۆ ئەو نوێژکەرانە کە ئاگایان لە نوێژی خۆیان نییە تەماشا دەکەن ئەوەی فاتحە دەبەنە ڕکوع ڕکوع دێنەوە قیام لەوێ قیام دەبەنە سوزدە بەو معنای تێکەڵ و پێکەڵشی وای دەکەن کە ئەو ئەذکارانە یاخود ئەو ڕوکنانە هیچی لە شوێنی خۆی نیە بۆیە ئەوە لە ڕاستی ترسناکە کە ئەنەما لە زیاتی ئەوەی پاداشی وەربگرن دەکەونە ژێر عەزابی خوای تەعالی ئەوانە. باشە بینە سەر عیبادەت لە مانگی ڕەمەزان ئایا تەنیا چڕکردنەوەی لە نوێژکردن بەسە بۆ موسڵمانان یان پێویستە ئەرکی تریان هەبێ و کاری دیکەش بکەن لە پاڵ نوێژەکانیان چونکە کەسانێکە یاڵێ من نوێژی خۆمەکەم ڕۆژی خۆمەگرم تەواو جوانە دەزانی خوشی بەڕێزم یەک شت هەیە لە گۆڕێدا ئەویش ئەوەیە مەسەڵەن لە ڕاستیدا ئەو عیبادەت و تاعاتانێکی خوای تەعالی لەسەر مرۆڤی جودا فەرز کردوونە لە نوێژ و لە ڕۆژی و لە زەکات و حتا حەج و ئەوانە لە حەقیقەت ئەوەی لە هەمووی گرنگتر ئەوەی خوای رب العالمین محتاج بە نوێژی ئێمە نییە بە ڕۆژووی ئێمە نییە بە ئەو شتانە نییە بەڵکو گرنگ ئەوەیە خوای تەعالی دەیەوێ مرۆڤی پەروەردە بکات بە شێوەیەکی وها کەوا لە خزمەتی خەڵک دابی ئەو نوێژە ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر دەبی ئەو نوێژە ئەوەندە بەهێز و بەقووەت بە ئینسانی مرۆڤی بجێڕێتەوە لە کاری ناڕەوا بیجێڕیتەوە لە دزی بجێڕێتەوە لە جەردەیی بیجێڕێتەوە لە خیانەت بیجێڕیتەوە لە درۆ لەو کارانە بەڕاستی و لە هەمان کاتدار بیڕازێنیتەوە بە ڕەوشتە جوانەکان ئەوە نوێژی حەقیقیە ئەگەر هاتوو نوێژێک هیچ دەوری نەبوو معنای وێ بەڕاستی ئەوە بە ئەرچی خۆی هەڵدەستا بۆیە لە ڕاستیدا نوێژی حەقیقی یاخۆت حتا ڕۆژیش بۆ ئەوەیەکەوە ئەو شخصەیە ببیتە ئینسانشی مرۆڤ بەشکەڕێک و پێک بەو معنایە ئەگەر یەک لە حکمەتەکانی ڕۆژی ئەوەیە کە ئینسانی موسڵمان لە بەیانی ڕان هیچ ناخوا هەتا هێوارێ هەز دەکا کە برسایەتی چەند ناخۆشە و ناڕەحەتە بۆیە ئەلەو حاڵەتەدا ئەو شخصە بۆ ئەوەی کە دڵی بە هەژار و فەقیر بسووتێت بەو معنایە وای لێ بکا کە بزانی دەرد و ئێش و ئازاری برسایەتی چییە لەبەرەوە یعنی نەک بڵێ ئێمە هەروە دەزانی بڵێ وەڵا نوێژ بکەین نەخێر بەخۆی ئەخلاق وئینەکە عەلا خولق عەظیم ئەخلاق و ڕەوشت بەڕاستی گرنگ و مهمە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیدا دەفەرمی دەڵێ ئەگەر بێت و تەواوی شت تەرازوو بکرین هیچ شتێک بە خەدەر ڕەوشت و ئەخلاقی بەرز لە پێتەرازووی بارگای خوای تەعالی بە وەزن و بە قیمەتتر نییە کەوا بۆ لێرەدا لە شەرت نییە هەر نوێژ بەڵکو لێرەدا ئەفضل صەدەقەة فی ڕەمەضان یعنی ئەوە زۆر گرنگە کە ئینسان هەڵبەستی لە مانگی ڕەمەزاندا دڵی بە هەژاران بە نەداران بەو کەسانە بسووتێ وە بە تایبەتی زۆر کەسێ احتیمالی هەیە لە زۆر شەخصەکە هەست بکە حتا خزم و ئەقرەبای خۆی هەبی یاخود جیرانی هەبی تەماشا دەکا کرێچیە و احتیمالی هەیە کرێ پێ نەدرێ چی تێدایە لەو مانگەیدا کە بەفریایەوە چی مانگێک یا دوو مانگ کرێ بدە یا ئەو کەسانەی کە صاحب خان و بەرەنە وەکو ڕێز و احترامێک بۆ مانگی ڕەمەزانێ بڵێ لەبەر خاتری ئەو ڕەمەزانێ ئەمن ئەو کرێی ئەو مانگەی لە تو وەرناگرم یاخود ئەو شخصەیە ئەو مرۆڤە کە خوای تەعالی خوا پێداوە لە مانگی ڕەمەزانێدا زۆر گرنگە کە هەڵبستی کۆڵان بە کۆڵان یا ئۆردوگا بە ئۆردوگا بسوڕێت بۆ ئەوەی کەوا هەژار بینتەوە ئەو کەسانە کە مستحقن. بەڵێ زۆر جارە وترێ بۆ نمونە لە بازار هەندێک جار کەسێک کە شتێک ئەفرۆشێ یان لە کاتی مامەڵەیە یان بەتایبەت لەناو بازارەکان ڕەنگەمە زیاترە بە کەسێ بە کەسەڵێ ئەو بەحساب نوێژەکە ئەنج ئاوایە جیاوازی و کەسەی نوێژەکە لەگەڵ ئەو کەسەی کە نوێژ ناکە بۆ نمونە کردەوەکانی پێچەوانەی عیبادەتەکەیەتی چییە بەڵام بەر لەوەی وەڵام من بدەیتەوە ئەچینە ئاکرێب
مامۆستا دواتر دەگەڕێمەوە وڵات پەیامنێرمان ئاری حوسێن لەگەڵمانە بەشێک لە گەنجان لە چێشتخانەکان پارچێوەکەن. ئاری ئەم کاتت باش ئەو گەنجانە دەچنە چ شوێنێک بۆی پارچێو بکەن یان چێشتخانەکان لە چ بازاڕێک زیاتر کراونەتەوە و کام جۆرە خواردنانە ئاخۆن؟ بله سارا اف جهی کو اصلی ما پیرا داده کتن گوراپانا بر درگه قشلی لباجر آکری کو اف گوراپانا هر دکه وند و حتی کو وگاویجی زیاتر تایباتی شوت رمضان دا ایدی حوالاتین آکری خودن و گوراپانه کد کویتا بنا و هر دو گرکن گورا و چوسته ل بناوی کل هامیریا آکری کو اف جه براستیش جای که شعبی گله که دلوکر و زیاتر ج اف جن کلیرا کرین و فرتن ل تکرین در دوراوی چایخانه نه او کوشکن خارنو و خارنانه زیاتر حوالاتی گنج جلاین باجر آکری خودن ایرج اف جه کو اصلی ما زیاتر جی ورم بینین هنرمندین آکری جن کد گل حوالاتین دیت رو نخار ایدی او شوین خوین رمضان پیکوا دار باز کن خارنو و خارنان دخون زیاتر جی اوان گرینگی آنکو بو و خارناخو چاوی خواه اختصار چایخانه و چای و خون لیرجی کو و چایخانه که ایدی است خازم کو پیام حوالاتین آکری هریسان هنرمندین آکری ور بگرم که او شوین خو زیاتر چوا دار باز کن هریسان چه جورین خارنو و خارنان جات خون از وی عالی دست بکم سید است دست بکم ایدی وک یعنی از بارم جی کتب خوشی سرترا شکل آکری وان کولانا کارت کی ایدی زیاتر شوید خویت رمضان چوا دار باز کن گل که دار باز کن چه جورت خارنا دار باز کن بله بشوت نفس خیرتون گود کم طبعا رمضان که زور خوشه و فینیکه ام وکو فطور خوفت کین فطور وقت کین پشتینگی چینه تراویح خود کین حتی خلاص من پشتینگی تینه باجری ام خلی خربت بین هنرمند تینه لانی ما هزامان تینه لانی ما باجری ما گله که خوشه هنرمند و برادریت قدیم و ام خربت بین گله کروی نخوری حتی پاشیوه پاشیوه خود کین چینه نویجه و چینه حتی سپیده گلک سپاس بوده از خواستم کوتاه جواب بگم سید الان دیاره کوتاه جواب که حل بزوان کرسان اکترک تو دید نوان حوالاتان دایرینشتی تو زیاتر صحبت خود گلوان حوالاتیان گل چه داشتی در باز که و بوچی این الاکری زیاتر خودانه چای خانه یان البته و کلچره که می خوی خمالیه کوم نوف جمهوری خدا خوب ببینین چه وکو هنرمند چه وکو هلبزدوان چه وکو نویسکار اوجی د زفری تبو کد بیجین درینیا دوره جکار نویسینه جکار هلبزده جکار هنریه بالپشتیا هنرمندا هنر دوستا یعنی ام دشین بیجین هنر و حوال دوستین که الان یعنی زیاتر تو دیاره که هلبزوانی هلبس نوین آینی جهان یان جنگ تنت بارندی دا هلبس نویسن و اگر تا کوبلک آینی هبید ایدی بوم تماشاوانم که دیاری بله هلبت دوی رمضان دا من کوبلک درس کر یان که هلبس تک برحمه خدای بیجتن جدالویا اوان روجن بطاعت ما داین بربای جوان جحسرتا عمر جوان ام جدیری دیتنا خدای اوجی هلبسته که انشالله شبکه دید کاری کلیپی بکنین آنها یا خود سپاس جبوتجی بله سارا ایدی لیره گنج جلو همیت رنشینه مجیل چاو خارین از خواستم من گنجان جوار بگیرم استوار بگیرم یعنی تو وگاوی چای وقت خوی بوچی زیاترین من سید الان شکر زیاترین گنج ناکر لاین آکر زیاتر خود دنا چای خانان چای وقت خون یعنی تشته که تندرست بینن یانج ایدیا و کلتورا کل باجر آکری طبعا تو زونی آکریب چای مشهوره چای آکری گلگ خوشه و رمضان هم مشم تینا باجر فطور خوبت کینو تینا نویج خود نویج خوش کینو و هم تراحت خود کین دیو امتن با چندین یاریه تن او یاری فلوگری ما هی نو که یاری گستیلانه ما هی ام پیک ود گل برادر و دوست و حوال انجام دادن نو باجر خود جا که شیخوش نو باجر ما دو بدرگ قشلش طبعا چوما یا مشهور آکری چای کوب نو بانگا و ام برادر خر پیک برین خوار دوست و حوال گل چای ود خوینو پیک ود یاریت خو انجام دادن ولی گلک سپاس جبوتجی از الوی عالی من آنکل پشت من دو گنجین هنرمند اصلا کدی بهنا خوش بدم الجماعه است خازم کد گلوان پاغوم که هر دو هنرمند ویرا نشین خاره از گلوان پاغوم تو که هنرمند که وریا شوین خود گلوان حوالاتیان چا در باز دکی زیاتر صحبت خول سر تشتیت کن بله خود صحبت ما هو خوش يعني قال برادر و درنگ منين شوي چای خونه يعني چای و برادر و صحبت و حتی نزدیک پاشیوه چین مالو پاشیوه خود خوینو یکی وریا ایدی تو چند دل خوش بیدم اکو زیاتر بینی خلک که میوانک جبهت آکری خود دنوی گوراپانا بردرگه قشلی ایدی اف گوراپانا بردرگه قشلی چه طعمک خوشتی ده اکو خلک خوب دتی خود طبعا جيت وي قال خوشن مثلا سيبايا كليا
سري جريا أف بوجرة يعني كافنا فلكلورة جو علماء همو عرضوتي راستي قاستو ليرات كذا تکی وریا ما دنگت بیستیا کتو کره هنرمند دنگ خوش آکری شعبان آکری ایدی مدوید هن استرانا کفلکلوری یا گریدای به کوچ کو دیوانان و بما وان حوالا و هرسانج تماشاوان بکه دیاری بله دردو دردو و دردو و دردو دردو بكل بخمي بمرقي يودي 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 أخوار دردو 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 واس بكل واس بخمي اشتروا دردو وي مولا جيرانا وي مولا ميوي هك روش سجارة وي دل بكل نبلي بش بنجري وي قلياتا دلا بفايدة واس بكل أخوارا دردو 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 واس بكل اشتراوي وای صحت و تخوش که گوری از بی پرسیل تب کمینه دید زیاتر هم بینین گنجن هنرمند ستران خود زیاتر سر اشقا فینان بجن حاجه کردن و تشتنید بجن لی از بینم تا و حواله کل کلا کم ندست چبجیا زیاتر ستران تویت فلکلوری یت هنرمند دان امر بوچ تافت خواست بله خدي طبعا فلكلور تشتكي راسنا راستي هكمرو فلكلوري نابجيتن تشتديك يعني قالك بس كتا فلكلور قرت راسنا خو همو تشتيد الشيء بيجي مثلا هر ساق بك وريا اصل كلا خو عبيد تدجل مني كنت هنرمند گنج دی تو شفت خود چا دار باس کید گلوان حوالات کن زیاتر خوب چه خارنان و مجول دکن زیاتر بو پاشی خود دنه چه خارن گهان بله بله پر خیرات نهاد کن پیشکی منی شکی که وریا امی شکی هر حالاتیه که ام شفت خو صبورینی شفت فطور خو کینه و دینه و سری گریا و او سیپه و کنی زرکه و تنه ناف حالاتیه دو رجت خوب نسری شو تکی عبید الله از اجد خازم کتج ما پارچکا سترانی یا فلکلوری که دیاری کو ایدیا گریدای به شب رمضان کوچ کو دیوانان دی خوشحال بین از بربم دنیای بشین و بسایر اسمم غریب گرام در بدر گرام در بدر گرام در بدر اسمام غريب قرام درب دار قرام درب دار قرام درب دار باز دست تاج خوش من دست من هوا همی حوالات خوش من کل ویرات یلما بون ایدی سارا شاکر فتاح جی کد سال 1950 حتی 56 الویرا با کاب خو قایم مقام آکری با توی دمی دال آکری پرتوکن خان ویسنا د پرتوک خدا اکم پیواخات بیجی دماغ کو ایدی من ناوی من هاتی از بشم آکری گلک از دلگرام بوم لیک دماغ کو از گشتم آکری با فینک کی کانی زرک و سیپ آن لمن دای ایدی هر خمک خو بیر کن امجید بیجین ایدی لا آکری اگر مرو بیت و گورا پانا بردرگه قشله هر خمکال جمع مرو بید مرو د بیر کتن و د ستران گوتن و خارنا چای و هر صحبت اگدی شواخا در باز کت نخواست مد رمضان دا علی حسین لاکری لگل ماموی سپاس مامۆستا دەگەڕێمەوە لای تۆ هەندێک جار نوێژەکرێت بۆ مەبەست ئایا ئەنجامدانی نوێژ بۆ مەبەست دروستە ئەگەر دروستە شێوازی ئەنجامدانی ئەو نوێژە چۆنە بەو معنای نوێژەکانی فەرز دەفەرمویان ئەوی نا نوێژی سنت نوێژی سنت طبعا نوێژ بەخۆی بۆ ئەنجامیشت دروستە یەک لە نوێژەکان کە پێی دەوترێت سەڵات الحاجە بەو معنای ئەو مرۆڤە ئاواتەشی لە ناو دڵدایە یا مەرامێکی هەیە و مەقسوودێکی هەیە دەیەوێت کە ئەو مەرامەی حاصل ببیت
داوا لە خوای تەعالا دەکات طبعاً لە بارگای خوای رب العالمین ڕادەوەستی هەڵدەستی دوور کەعات دەکا کە بەو معنای هەڵدەستی دەڵێ نیەتم وەیە دوور کەعات نوێژی حاجە دەکەم و ئەو هیوایەتەی کە لە ناو بە خۆی دەزانی ئەو هیوایەتیش لە ناو دڵدایە ئەو هیوایەتە ئەو مەرامەی کە مەقصودیەتی ئەوەی لە ناو دڵدایە دوای ئەوەی کە بزەبەت وەکو نوێژەکانی دیکە فاتیحەیە و چەند سوورەتێک لە دوای جا قل هو الله إذا جاء نصر الله یاخود قل أعوذ برب الفلق ئەوانە دەخوێنی و ئەو جار کە دوور کەعاتێکی خلاص کرد لە کۆتاییەکە دەست بەرز دەکاتەوە بۆ بارگای خوای تەعالا دەڵێ خوای رب العالمین کە تو ئاگاداری بە دڵی من و تەڵەبت لێ دەکەم داوات لێ دەکەم کە ئەو مەرامەم بۆ حاصل بکەی یا ئەو شتێک کە من لە ناو دڵمدایە بۆم جێبەجێ بکەی و ئەنجام بدەی ئەوە وەکوتمان عینن حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمی ربنا ينزل إلى سماء الدنيا يقول من يدعوني فأستجيب له يعني أو لويدا يعني كأنما لبارقي خوي تعالى بانك دكري چه طلبي هي لإيما كبوي جيب كين چه برسيارشي هي كإما ولامي بدينه چه هوايات اشتشي هي كأما كوابو ليرد أو بيدا قلت صلاة الحاجة ودرسته جوازكي لقال نوێژی استیخارە چیە؟ نوێژی ئیستیخارە فەرقەکەی لەوەی دا هەرچەندی سەلات الحاجەیە مباشرەتەن بۆ ئەوەیە کە تەڵەبە لە خوای رب العالمین بەو معنایە کە ئەنەما خوای رب العالمین ئەوەی بۆ حاصل بکە بەڵام سەلات الاستیخارە بۆ ئەوەیە کە دەیەوێت کارێک لە پێشیەتی بەس گومانی هەیە لەوەی دا ئایا ئەو کارەی بکات یاخود نەیکا جا ئەو کارە وەکو وتمان کاری تیجارەت و بازرگانی بی یاخود گواستنەوەی ماڵبی لە شارێک بۆ شارێک یا سەفەربی یا هاوسەرگیری بی لەگەڵ ئەوی هەر یەکێک لەوانە بی بۆی ڕوون نییە هەڵدەستی ئەو شەخصەیە دوور کەعات دەکا ئەویش بەنایەتی سەلات الاستیخارە سەلات الاستیخارە یعنی تەڵەبی لە خوای تەعالا دەکەی کە ئەو شتە خێری پێوە بی خدای رب العالمین دڵم ڕووناک بکەی یا شتێکی وا لە خەو ببینم یا بە شێوەیەک لە شێوەکان ئاگادارم بکەی و بۆ ئەوی کارەکەی بکەم و ئەگەر باشیش نەبی خوای رب العالمین وا لە قەلبم بکەی دڵم ڕەغبی یاخود لە خەودا شتێکی وام نیشان بدەی کەوا ئاماژەبی بۆ ئەوە کە ئەو کارەی نەکەم جا کە دوور کەعاتەکەی کردن هەردووچیان طبعا لە ڕکعاتی یەکەم و دووەم ئەوە هەر فاتیحە و جا سوورەتەشی لە دوای فاتیحە دەخوێنی و دیسان لە کۆتاییەکە دەست بەرز دەکاتەوە بۆ خوای رب العالمین دەڵێ خدای رب العالمین ئەو ئیشەی من کە ئێستا تەڵەبم لە تۆ کردووە ئەگەر خێری پێوەی و مەسلحەت و بەرژەوەندی منی تێدایە خدایە بۆم جێبەجێ بکەی و ئەنجام بدەی ئەگەر مەسلحەتی منیش تێدانی کە من نایزانم ئایا مەسلحەت تێدایە نە خوای رب العالمین هەر خۆت دەزانی ئەبەو شێوەیە بەڵێ مامۆستا پرسیاری ئەوم کرد بەر لەوەی بچینە ئاکرێ وتم زۆر جار ئەو کەسانەی کە لە بازار دوکاندارن یان بازرگانن یان مامەڵە لەگەڵ خەڵک ئەکەن کە کارێکەکەن بە جۆرێ ناگونجێ لەگەڵ عیبادەتەکەیان کە پێیان ئەوترێت تۆ نوێژەکەی ئەوە مامەڵەکەتە کەسانێکیشان بە پێچەوانە نوێژ ناکەن بەڵام مامەڵەیان دروستە کامیان ڕاسترە یەکەچیان ئەوەیە کە نوێژی دەکا و بەڵام بۆنمونە نرخ گرانەکە یان ئەوێت بە جۆرێک لەگەڵ خەڵکەکە مامەڵێکی نەگونجاو فەرقی هەیە نوێژکردن یعنی زۆر ئەو عیبادەتەکانی ئەرکانەکانی ئیسلام هەمویان بە نەوعەک لە نەوعەکان دەکرێت کە نەیکەیەت و مەسەن بە نوێژ بنمونە ڕۆژی مانجی ڕەمەزانی ئەگەر ئینسان عوزری لە پێش بۆ معنایە لە سەفەر بوو یان نەخۆش بوو دەتوانی نەیکات و لە هەمان کاتیژە حەج ئەگەر ڕێی نەبوو دەتوانی نەیکات ئەوان هەمووی بەڵام ئەوەی کەوا بە هیچ شێوەیەک نە بە نەخۆشی نە بە ساغی نە بە هیچ شێوەیەک ڕێگای پێنەدراوە نوێژە لەبەر ئەوەی کە یەک لە حکمەتەکانش ئەوەیە کە نوێژ لە بارەگای خوای رب العالمین لە ئاسمانەکان فەرز بووە ئەوان دیکە هەموو لەسەر زەوی واجب بوونە بەڵام نوێژ لە سیدرەۃ المونتها و لە ئاسمانان خوای رب العالمین واجبی کردووە لەسەر مسلمانان کەوا بوو لێرەدا نوێژ بە هیچ شێوەیەک ڕێگەی پێنادرێ بڵێ مادام ئەو شخصەیە ئەخلاقی جوان نییە با نوێژی خۆی بکات جاکە نوێژی کرد ئەوە خێر و پاداش خۆی هەیە بەڵام ئەو خراپەی کە دەشکات غەشە خیانەتە یاخود گرانفرۆشیە یان شتێکە ئەو عقوبەی خۆی وەردەگریت باشە هەر لە مانگی ڕەمەزان کەسانێکن بە ڕۆژووە بن بەڵام نوێژ ناکەن
ڕۆژوو دەگرن نوێژ ناکەن بەڵێ. زاخر ئەوە خراپەکە لەوەیدایە چکە وەکو وتمان دەکرێت کە بە ڕۆژی نەبی ئەو شخصە کە عوزری هەبی بەو معنایە نەخۆشە یا لە سەفەرە بەڵام بە هیچ شێوەیەک سەبەبەکەشی ئەوەیە طبعا ئایا سەبەبەکەی چیانی بە هیچ شێوەیەک ئەگەر ئەو شخصە حتا وەکو لە شەرعدا بە حەز دەکا ئەگەر نەخۆش بی نەیتوانی با بەدانیشتنەوە ئەگەر نار لەسەر قەرەوێ ڕێ بکە یاخود ئەگەر کارگەیشتەوەی حتا وەکو سەزدە و ڕکوعان بە مژولکی چاوبەری و ئەگەر ئەوەش نەبوو بە قەلب سەبەبەکەی ئەوەیە خوای ڕەب العالەمین کە میهرەبانە وای پێخۆشە لەگەڵ ئەوەیدایە کە ئەو بەندە لەو دنیاییدا بەردەوام ئیتیصالی هەبی پەیوەندی هەبی لە ڕێگەی ئەو نوێژانە کە ئەنەما ئەو نوێژە ئەوە بخۆی میهرەبانی خودای تەعالایە کە داوا لە عەبدەکەی دەکات دەڕێ ئەمن پێم خۆشە ئەتوو هەتا لەو دنیاییدا مای لەگەڵ ئێمە پەیوەندیت هەبی بۆیە ئەگەر ئەو شخصێ بڕیاری پچکرینی پەیوەندیدا دەگەڵ خوای ڕەب العالەمین خەتەرە وەڵڵا ئەوە بە هیچ شێوەیەکی ڕێگا پێدراو نییە واتە ئەگەر ئەو قسەیە لەناو خەڵکەی ئەڵێ کە ڕەمەزان بەس ڕەمەزانێکی مەیکە هەر کە ڕەمەزان آخر طبعا ئەگەر بەس ڕەمەزان نوێژەکەی هەر مەیکە بخۆی دەڵێ كن ربانيا ولا تكن رمضانيا دەبی ئینسان ڕەبانی بی ڕەبانی معنای چییە یعنی ئەتو نوێژی دەکەی لە ڕەمەزان و غەیرە ڕەمەزان دەبی نوێژ و تاعات و خواپەرستی و ئەخلاق جوانی تەر هەبی نەک بڵێ ئەگەر ڕەمەزان هات ئەتووە لە کارەکان بکشێەوە لە کاری غەیرە مەشروع بەڵام کە ڕەمەزان تێپەڕی دیسان عینن دەست بە کارەکان بکەی بۆ وانەیە کە نوێژ نەکردنەیە خوا نەخواستە گوناهەکانە لە چ تەمەنێک دایک و باوکە بێ مناڵەکەی فێر بکات کە نوێژ بکات یان پێی بڵێت طبعا دیارە لە تەمەنی 7 ساڵیدا دەتواندرێت بە منداڵەکەی یا بە کوڕەکەی یا بە کچەکەی بڵێ کچم ئەوە نوێژ شتێکی باشە کە بیکەی بەڵام توندی لێ ناکە هەر ئەوەندە کە لە پێش چاوی بابوودا کردی طبعا بڵێ نوێشکردن هەیە ئەوە جا ئەگە کردی باشە ئەگەر نا طبعا توندی لێ ناکرێ و زەخبرام لە تەمەنی 10 ساڵیدا دەبی تقریبا نەوع توندێکی لێ بکرێت بۆ ئەوەی کە بڵێ کوڕم ئێمە موسڵمانین پێویستە لە شەو ڕۆژدا 5 فەرزەی نوێژ هەیە و لە هەمان کاتیشدا بەنسبەت منداڵەکان پێویستە ئینسان پوختەیەکی لە مێژووی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فێری بکات و ئایا نێوی چ بووە و لە کوێ لەدایک بووە و لە کوێ وەفاتی کردووە ئەو شتانە پێویست باشە کەسانێک هەن لەبەرەوەی لە دوای بەربانگ تا درنگانێکی شەویان تا دەمە و بەیان ئەمێنە و نوێژەکەن بە ڕۆژ ئەخەون ڕەنگە نوێژی ڕۆژەکەیان بڕوات ئایا ئەم شێوازە دروستە؟ نەخێر بە هیچ شێوەیەک دروست نییە نوێژی یعنی کە مەبەستە نوێژی بەیانە نەئەدلێ ئێستا ئەو نوێژەکە هەتا بەیانی ئەخەوێ دواتر تا ئێوارە نوێژی بۆ نوێنیوە ڕۆی ئەڕوا ئەوە هەموو جار لە مستەلەحاتی کوردی دەڵێ بە هەر سی ڕۆژی ڕەمەزانێ خێر و سەوابی ناکاتە نوێژێکی سبیانی ئەو قسە هەیە قسەکەەوە تەبەن ئەساسەکەی لە دینەوە هاتووە فێلەن ئەگەر ئەو شخصەیە بە درێژایی شەوی هەر نەنووست و ئەو زار کارگەیشتە ئەوەی نەیتوانی نوێژی نیوەڕۆ یا عەسر بکە معناوەیە بەڕاستی ئەوە تیجارەت و بازرگانیشی زۆر خسارەتمەندی کردو و زەرەری کردووە لەوەیدا قازانجی نەکردووە باشە پاداشتی ئەو کەسەی بۆ نمونە کە بە کەسێک ئەڵێ نوێژ بکایان فێرە نوێژکردنی ئەکات چونکە بێگومان ئەوەش چ مناڵی خۆی بێت چ کەسێکی دیکە بێ وای لێکە هانی ئەیە کە نوێژ بکە پاداشتی ئەو کەسە چی والله طبعا دەڵێ الدال على الخير كفاعل يعني کەسێک گەر بێت و ئەمر بە کەسێکی بکە دیارە قورئان فەرمانمان پێ دەکا ینی شەرت نییە بڵێن هەر بانگ خواز و خەتیب و مەلابی ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون دەڵێ بە هەر یەکێک لەوێ ئامۆژگاری چاک بکات ڕێی چاک نیشانی هەر کەسێک بدازا کەیفی خۆیەتی ئەولادیەتی یا خۆزیرانیەتی یا برادەریەتی یا هەر دۆستێتی یا هەر شتێکی هەیە گەر بێت و ئەو شخصێ ئەو کارەی بکە وأولئك هم المفلحون ئەوانە سەرکەوتونە سەربەرزن شادمانن لە دین و دنیا بەڵێ دوڕێنمایی تۆ بۆ مسلمانان بەگشتی لە مانگی ڕەمەزان چۆن بەردەوام بن لەسەر عیبادەتەکانیان و بە کورتیش باسی ئەو دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان بکەی چەند گرنگێکە ئەو عیبادەتانە چڕ بکرێتەوە یان زیاتر بکرێت دیارە ئەو دوو کۆتایی ڕەمەزانێک کە سوورەتێکی خاص کە دابەزیوە بەناوی سوورەتی قەدر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر يعني خوي لخوي دا قرآني بيروز
باسی ئەوەی کردووە کە دەڕێ عیبادەتکردن و خوداپەرستی لەو شەوەیەدا کە پێی دەگوترێت شەوی قەدر خێر و پاداشی زیاتر لە 1000 مانجی کە شەوی قەدری تێدا نەبی کەوا بورێرەدا لە ڕاستیداش پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنمایی کردوون ئامۆژگاری کردوونە فەرموویەتی بگەڕێن بە دوای شەوانی قەدردا لە تاکەکانی لە دەی هەورازی کەوا بورێرەدا بەڕاستی زۆر فرسەت و گرنگ و مهمە کە ئینسان ئەو مەسافەیە کەوا بە تایبەتی لە دە ڕۆژەکانی ئاخیر خۆی ماندوو بکات یعنی خۆی ماندوو بکات بە عیبادەت و تاعەت و خواپەرستی و لە هەمان کاتدا یارمەتیدانی هەژار و نەدار و ئەوانە مامۆستا دەگەڕێمە وڵات دەچینە دهۆک لەوێ دوای بەربانگ و نوێژی تەراویح لە شەوانی مانگی ڕەمەزان هاوڵاتیان و کاسبکارانی شاری دهۆک ڕوودەکەنە پێشانگاکانی ئۆتۆمبیل تا درێگانی شەو لەو بازاڕەدا کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دەکەن. ڕێژین ئەحمەد لە دهۆک زاریاری زیاتر دەخاتەوە. بله دمه باش بیتن دیاره اسنها ل نوا پیشانگین ترومبیل عمل به پارێزگاه دو که دیاره کو دشوان رمضان دا قربال خکا اگجار یا زور یا کسان لویره پیداد بیت بگمان مدت بسیاره که بکم تا دمجمیر چند اف کسل ویرت مینندیسان چاوایا بازاروان چیم که کوال ده پتر پیزانی نداد من که کوال تو خدای پیشانگه کل ویره رفشا بازارو دست پیک چاوایا رفشا بازاری دائما بازار آزاد دیف روژه یعنی روژه های باشه روژه های بازار نینه بس با شبکه گشتی باشه تارادکی یعنی نبجمت وکی بری رمضانه بس با باشه دیف وضع نوکه هم تدا یعنی دیاره نوکه قربال خکا اگجار زوره کسین ویره تا دمجمیر چند تین منل ویره نزدیکی تا دمجمیر 12 حتی 12 11 به تا 12 رگبت بنو هر کسی قسم مالت خود کردن اف کسی تنویره پارا پتر او شکیوتین بس پایرزگاه دو که نیان در وی پایرزگاه دو کیجتین شوان خوین رمضان هلویره چاد بورینن شوان رمضان عادتا یعنی پشتی فتاریه دست بید کردن و تقریبا پشتی تراویح دست بید کردن و کسی ناف پیشانگاه جدا هر اول نوید در وی باجرینه برا بتریت ناف باجری دانه یعنی وقت بری رمضانه عادتا وقتی بری رمضانه چه فرقی آسانی نهد کد تو رمضانه ده هر صاحبی اجمده کسی کی دی کاک چوانی نوید بخیر بیاره کاک بیار تشکی به هاتیت خلکی پاریزگاه دو کی بله روش چاوایا هین شوانن خوین رمضان الویره چاد بورینن خود ما مجی فطارت کنو تنویری ولی بیا بازارات منی خود کی منو که فرقی کتی نو که سپاس کاک چوانی سرچاون داشی پارێزگا دوی مالکه راشو شبین رمضان الویره چه خوش شکل دیاره کل قربال خکا اگجار زوره چویا خوشه نخوشه گل هوالا گل هوالا گل خوشه یعنی ام تینا ویری بازار که بیتن بازاریت کن بازار نبیتن جمع شوانت خود بورینین چه تراویح ها بکن چه مثلا رین نخاری چای و خون فقی بخون گلی کدو شبت نوکه جوازن بگمان شبت دی شبت رمضان بوال ویری جوازن خدای کی جوازن یعنی خوش تره یعنی حوال همیتن ویری مروفه کدود بینیتن بری رمضان تا وقت یا شبی و کی نه بو اما حتی ساعت 7 بو 7 و نیو نوشت عیشات کردن قصد مالا خود که زور سپاس دیاره کو رجک ایجار زوری ولاتیانش بو براندنا دم خو ام بجین تینا ویرج بونده هم کرینو فروتنا ترومبیلا کانو بازار خوب کن هم جی بهن شون خوی رمضان دیگل حوال و برادرن خواب بورینن دیاره کو رجک زور و یا کسان لسان قربال هک زور لوی بازاری پیدا بویا ایجار شون هی و رمضان پیروز دام سپاس بۆ هاوکارمان ڕێژین ئەحمەد لا دهۆک لەگەڵمان بوو مامۆستا محەممەد جارێکی تر دەگەڕێمەوە لای جەنابەت باسی ئەو کەسانە بکەین کە لە سەفەرن یان با بڵێن کارێکیان هەیە ناتوانن کە نوێژەکانیان لە کاتی خۆی ئەنجام بدەن لە مانگی ڕەمەزان جیاوازی هەیە لەگەڵ کاتەکانی تریان چی بکەن بەڵێ نەخێر لە ڕەمەزاندا بە هیچ شێوەیەک جیاوازی نییە ئیلا مەدەر ئەوەی کە مسافرە عادەتەن کە پێی دەوترێ قەسر و سەلات یعنی بەو معنای سەلات المسافر هەیە دەتوانی وەی کە مسافرە نوێژەکان جەمعکە بەو معنای نیوەڕۆ و عەسر پێکەوە بکات و مەغریب و ئیشاش پێکەوە بکات جا کەیفی خۆیەتی بە گوێرەی مەسلحەت و بەرژەوەندی خۆی دەتوانی مەغریب بەریتە گەڵ ئیشا یا بە پێچەوانەوە لە هەمان کاتیشدا نیوەڕۆ
لەگەڵ عسر دەکرێت دوورکات و ئەویش بە گوێرەی بەرژەوەندی خۆی عسر دەباتە گەڵ نیوەڕۆ یا نیوەڕۆ دەباتە گەڵ عسر ئەوە بەو شێوە هەیە بەڵام نەکردن نەخێر بە هیچ شێوەیەک نابی ئەمما ڕۆژوو دەبی کە شخصێک کە لە سەفەردا نەگری بەڵام نوێژ وەکو باسمان کرد مەجالی نەدراوە. باشە مامۆستا دێجار کەسانێکن سەفەرەکەیان بۆ نەچنە وڵاتێکی ترە چنە شارێکی تر چەند ڕۆژێکە مێنێتەوە هەموو ڕۆژەکان نوێژەکەی بەو شێوەیە بکات ئەبێت قەسر و جەمەوانە ئەوە دیارە زانایاندایان ناوەلەوەدا ئەو کەسێکەوە طبعاً سەفەر دەکا بینی ئەو شوێنەی کە بۆی دەچی دەبی لە 81 کیلۆمەتری کەمتر نەبی ئەوەی یەک ئەگە بشتێ دەرەوە ئەوە هیچ لەوێ ئەگەر زانایان دەفەرمی ئەگەر ویستی بمێنیتەوە ئیقامە لە 4 ڕۆژی هەتا 4 ڕۆژان کە گەیشتەوێن دەرێ دەبی نوێژەکانی خۆی بە تەواوی بکاتەوە بەڵام ئەگەر چۆ شوێنێک نەیدەزانی کەی دەگەڕێتەوە مەسەن بەرمونە وتی هەر وەختەشی کە ئیشەکەم جێبەجێ بوو ئەو وەختە هەندێک دەفەرمی هەتا 18 ڕۆژ و هەندێکی دەڵێن لەوانەیە زیاتر واتاگەر بەرواری گەڕانەوەکەی دیاریکراو بێت تا چەند ڕۆژ 4 ڕۆژ ئەگەر گەیشتە 4 ڕۆژی لەوێ بەو معنای بزانی 100% لی معلومی تا 4 ڕۆژ دەمێنیتەوە هەرکە گەیشتە شوێنەکەی دەبی نوێژەکانی خۆی بە تەواوی بکات. باشە چه هەندێک هەیە یان چ پاڵنەرێک هەیە بۆی کە مسلمانان بە تایبەت لە مانگی ڕەمەزان نوێژی سونەت بکەن کە نوێژی سونەت بکەن وڵازە طبعاً هەندێکە هەر ئەوەیە کە ئەو شتانەیە کە لە قورئان و ئایەت بۆ ئێمەی ڕوون کردوتەوە وەکو باسمان کرد کە خوای تەعالا دەڵێ وعیباد الرحمانی ئەوە حسابی کردوونە بە بەندەکانی خۆی بە بەندەکانی پەروەردگاری عالم الذين يبيتون لربهم سجدا وقياما وانك مشغول ياخذ من قام رمضان ايمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه كسكوا شون يجبكا بو معناه كانما خوي رب العالمين لقناه وركان يخرج دبيتو ب سینەیەکی پاک و یاخود بەبێ گونا دەگەڕێتەوە بارەگای خوای تەعالا. باشە ئەو کەسێک کە زۆر حەزەکات شەو نوێژ بکات یان لە دڵەوە ئەوێت شەو نوێژ بکات بەڵام کات و دەرفەتی نییە یان ناتوانێت ئەم کەسە پاداشتی وەکو ئەو کەسەیە کە نوێژەکە ئەکات یان چ پاداشتێکی هەیە؟ طبعا عادة پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی کرد دەفەرمی الحەسەنەة بعشر أمثالها إلى 700 والله يضاعف دەڵێ عادة چاکەکردن یەک بەدەیە بەو معنایە کەسێک ئەگەر چاکەیەکی کرد ڕکعاتێکی کرد یا دوو ڕکعاتی کردن بۆی لای ئەقەلەکەی مادام چاکەیە یەک بەدەیە هەتا دەگاتە 700 بەڵام کەسێک دەڵێ ئەگەر وەکو جەنابەت دەڵێ بەو معنای دەدڵی دابوو بیکە بەڵام بۆی نەدەگونجا بە هیچ شێوەیەکی مادام نێتەکەی خوای تەعالا چاکەی چێر بۆ دەنووسی. مامۆستا محەممەد ئێنەیی پێشنوێژ و تارخوێن زۆر سپاس بۆ ئامادەبوونن دەستخۆش بەڕێمایەکانت سپاس. کونافەی دیاربەکر یەکێکە لە کونافە بەناوبانگەکان لە مانگی ڕەمەزان هاوڵاتیان زیاتر ڕووی تێدەکەن و بازاڕی کونافە گەرمتر دەبێت لەم بارەوە راپۆرتێک دەبین. کونافە جوورەیەکە شیریناهیە تایبەتە کوژ ماڵباتە شیریناهیە قەدایفێ پەیدا بوویە هەر هۆستەل گۆری خوا خودی رازەکە تایبەت ئاچێکردنە کونافەیە لەوێ شیرینایی فرۆشیە تایبەتیە سەرەکە بەکارانینا ڕوونێ تایبەتە. هۆستە فەرهاد ئەرەن ڕوونێ کوژیە نویش و یە سادە تێکەل کردیە لە بن تەبەقان دگەڕینە و پشترە هەڤیرێ قەدایفێ یەک و هێمیە لەسەر تەبەقان دڕەشینە. پشتی پەنێرێ تایبەت ئێ کونەفەیەژی لەسەر تێدانین جاردن هەڤیرێ قەدایفێ لەسەر تێگەڕاندن وش بۆ کو کونەفە هەڤودن بگرە بە قەوەت تاملان تێ عەجقاندن. li gorî hoste Ferhat Eren dibêje şertê yekemîn ê kunefeyeke xweş şerbeta bê glîkoz û rûn û penerê xwezayî ye. Malzeme meriv gerek baş bin, kaliteli bin. Malzeme mesela meriv penerê meriv ve hevîrê meriv ve vana gerek meriv pir serê sekine. En önemli jî yağa meriv ve yağa meriv gava ku ne baş ve ji xwe kunefe meriv ne başê. Vana ne gavak meriv vana bi zanayî çêke û meriv bizane ve bi şeklî wî meriv serê bisekine meriv kunefeke xweşik ew derxe. Tebeqên kunefeyê piştî ecîqandinê li ser agirê ocaxê bi rêya gerandinê tê pijandin. Hoste dema ku aliyê pijandî di qelêbê jî
جاردن طبقه رونکری بکارتینه دا که هر دو آلیه شیرینایی وکی هببه و بیک هفسنگه بقله. پشتی قلاندن جی شربت تا سال سر کنفه گرم تگراندن. لگوری فروشکار دبیجن در رمضان دجی علاقهش بو کنفه کم نابه. او وکیوان لگلک شیرینایی فروشان پشتی دان فتار لبو تفگره کنفه دست پید که. فروشکار عابدین آلپان دبیجه ام ده هر شب رمضان ده نزی 130 طبق کنفه دفروشن. هم کنفه پشتی فتاریه دست پید کن آراستی. پشتی فتاریه گلک ملت مد خوازه گله مد خوازه تین بامه کنفه مد خوازن دورا 100 120 130 ام چید کن پرچی خوش چید کن و ملت مد خوازه وان ام پیشت کن. طبقه که کنفه 426 کالوریه. اوجبر کوکی شیریناهیه که گران تیزانین به پرانی 2-3 ساعت پشتی فتاره تی ترجیح کرن. بوهای کنفه جی لگوری جوره اینوی دو گوهره. جبر کو کنفه به گرمی تی خوارن یکانه جوره کل بر جامعه کانان جه ناگره. اولگوری داخوازا مشتریان دناب 20 خلکان ده تی آماده کرن. گلر سرلو کردستان 24 دیاربکر. لەگەڵتان بەردەوامی نەچینە تەوەرێکی دیکەی پاشیو ڕێنمایە تەندروستیەکان بۆ نەخۆش چییە؟ هەندێک جار لە بانگی ڕەمەزان جۆری ئەو نەخۆشیانەی کە هەیە گۆڕانکاری بەسەردادێت یان نەخۆش ڕۆکەنە نەخۆشخانەکان بە تایبەت ئەمە قسەی پزیشکانە یان ئەو کەسانی کە لە نەخۆشخانەکانە نزانن کە جۆری نەخۆشیەکان چییە لەو مانگە ئەچنە ئەوەیان نەخواردن و خواردن چەند کاریگەری لەسەر تەندروستی خەڵک دروست کردووە بەڵام بەگشتی ئێمە باس لەو ڕێنماییان ناکەین کە نەخۆش پێویستە لە کاتی سەردانیکردنی نەخۆشخانەکان بیزانێت کە کەسانی شارەزا و پسپۆر لەم بوارە ڕێنماییان هەیە بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە فاخر هەرکی و تەبێژی تەندروستی هەولێر ئامادەیە کاک فاخرم کاتت باش زۆر بەخێر سپاس باش با لەو پرسیارەوە دەست پێ بکەم مانگی ڕەمەزان لەگەڵ کاتەکانی تر نەخۆشخانەکان چ گۆڕانکاریەکی بەسەرایەت لە ڕووی سەردانیکردنی نەخۆشەوە نەخۆشخانە بۆ هەموو کاتێک ینی بە بچنی مەجیاوازی نەبووە لەبەرەوەی ڕێژەی نەخۆش سەدانی نەخۆش لە وەرزێکەوە لەوانەیە بگۆڕێت لە وەرزی بۆ وەرزێکی تر لە وەرزی زستان یاخ لە وەرزی هاویندا جۆری نەخۆشەکانی لەوانەیە بگۆڕدرێتن بەڵام لە وەرزی گەرمادا بە تایبەتی ئێستاکە ڕەمەزانیش لەوانەیە هەندێک جۆری نەخۆشی یاخود سەردانیکەران هەندێک جیاواز بن لە سەردانیکەرانی بەر لە ڕەمەزان لە بەهۆی بەکارهێنانی یاخود ئەو خواردنانەی کە دەیخۆن بە تایبەتی ئەگەر بەرەو وەرزی گەرمان بچین ئەمە هەندێک جاران ئەو حاڵەتەکانی نەخۆشەکانی هەناو زیاتر دەبن بۆیە ئەو نەخۆشخانانەی کە تایبەتمەندن بە بینینی نەخۆشەکانی هەناو لەوانەیە زیاتر فشاریان بکەوێتە سەر و پێشوازێکە زیاتر بێتن تەنها ڕێژەکە لەوە دەدەگۆڕە ئەگینا بۆ سەردانیکردن بە شێوەیەکی گشتی بۆ نەخۆشخانەکە ڕێژەیەک زانیاری لەسەر ئەوە هەیە کە زیاتر چ جۆرە نەخۆشیەکەیان بۆ چیەن؟ طبعا نەخۆش پۆلن دەگرێت لە سەدای نەخۆشخانەکە ئێمە نەخۆشخانەی فریاکەوتمان هەیە کە زیاتر خۆتان دەزانێت خەڵکی دەزانێتن بۆ ئەو نەخۆشانەیە کە لە کت و پڕن لە مرۆڤدا ڕووداتن ئەوانیش پۆلێن دەکرێن بەڕاستی ئەمە حەز دەکەم باس لە کللتوری سەردای نەخۆشخانە بکەین لە نەخۆشخانەکان نەخۆشخانە طبعا نەخۆشخانەی فریاکەوتن هەیە و نەخۆشخانەی گشتیش هەیە نەخۆشخانەی فریاکەوتن گوتمان بۆ حاڵی لەلاکا و کت و پڕ و یاخود ئەو نەخۆشانێکە پێویستیان بە چارەسەری خێرا هەیە یا خودمانەوەی نەخۆش هەیە بۆ ماوەیەک 24 کاتژمێر یان لەوە زیاتر یان ڕۆژێکیان دووڕۆژ ئەمانە پێیان دەڵێن نەخۆشخانەکانی فریاکەوتن نەخۆشخانەکانی فریاکەوتنیش ئێمە لە بەڕێوەبرادی گشتی تەندروستی هەولێر ئێستا زیاتر لە جاران مەنی پۆلێنەکەی گۆڕاوە بۆ نمونە ئێمە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا کە تایبەتە بە چەند نەخۆشخانەی فریاکەوتن هەیە لە هەولێر نەخۆشخانەی فریاکەوتنی ناو سنتەری شاری هەولێر طبعا ئەمە سێ نەخۆشخانەی فەرمی فریاکەوتنمان هەیە بۆ فریاکەوتنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و نەخۆشخانەی فریاکەوتنی ناوە وەروە نەخۆشخانەی ئێمەرجنسی کە تایبەتە بە ڕووداوەکانی تەقەمانیەوە تا ئەوانەی ئامێری گەرمن کە پێیان دەڵێن و نەخۆشخانەکانی تریش کە بەشی فریاکەوتنیان تێدایە وەکو نەخۆشخانەی لەدایکبوون و ئافرەتان و نەخۆشخانەی فێرکاری منداڵان کە ئەمانش بەشی فریاکەوتنیان تێدایە و نەخۆشخانەکانی تر لە قەزان ناحیەکان طبعا هەمویان بەشی فریاکەوتنیان تێدایە کە پێشوازی لەو نەخۆشانە دەکەن گوتمان حاڵەتی کتوپڕ یاخود لەو حاڵەتانێک کە
پێویست ناکە زۆر لە نەخۆشخانە بێنەوە ئەوانەی تریش کە نەخۆشی مەسەن ئاسایی کە سەردانی نەخۆشخانەکە پێویستیان بە نەشتەرگەری هەیە یاخود پێویستیان بە چاودێری درێژخان هەیە ئەمە حاڵەتێکی دێنێ بەڵام ئەمە زیاتر قسەمان لەسەر نەخۆشخانەکانی فریاکەوتن کە فشارێکی زۆریان لەلاەن هاوڵاتیان و ئەو فشارش لە دوو ڕۆیەوەیە لەو ڕۆی کە نەخۆش خۆی دێ سەردانی نەخۆشخانە دەکاتن و خراپتریش لەوەی کە نەخۆشێک دێ سەردانی نەخۆشخانە دەکاتن دووسێ نەفەر یاخود هەندێک جا 4-5 لەوانەیە زیاترش بێت لەگەڵ نەخۆش دێ دەناو نەخۆشخانە کە ئەمە کێشی سەرەکی ڕێگە پێدراوە بۆ نمونەکە نەخۆشێکی چەند کەس ڕێگە پێدراوە لەگەڵی بێتە ژوور لە هیچ شوێنێک ڕێگا پێدراونیان ینی لە هیچ باوەڕ ناکەم لە کللتوری ینی ئەمە باس لە یاسا ناکەم باس لە کللتوریش بەڕاست دەکەن ئێمە کێشەمان لەگەڵ کللتورەکە هەیە ئەگەنا لە ڕووی یاساوی خۆ ڕێگا پێدراونیا نەخۆشخانەی فریاکەوتن کە نەخۆش دێتە ناو نەخۆشخانەی تر ئەو نەخۆشە پێشوازی وەری دەگرێت کە تۆ پێشوازی وەرگرت ئیتر پێویست ناکاتن مەسەن هاوڵی نەخۆشیان جنجاڵی دروست بۆ شێوازە خەڵک لەگەڵ ئەمە کللتورە ینی دەرێ بۆچی بەو شێوازە ئەمە کللتورە و ینی تێکەڵ بووە لەگەڵ هەندێک وەکو بڵێن سەقافەتی ئەمە لەگەڵ هەندێک ڕۆشنبیری ئێمە تێکەڵ بووە تۆ بوون من ئەمە نمونێ دێمە نەخۆشخانەی فریاک نەخۆشخانەی ئەوەی منداڵان لەوانەیە مەسەن لە ماوەی 24 کاتژمێردا ئەمە بەپێی ڕێژەی تا 1200 نەخۆش سەردان دەکات لە ماوەی 24 کاتژمێردا ڕێژەیەکی زۆرە تۆرە حسابێکە ئەگەڵ لەگەڵ هەر نەخۆشێکدا دوو کەسی لەگەڵ بێ دەکات چەند ڕێژەکە ینی دوو ئەوەندە بەرز دەبێتەوە چ گرفتێک بۆ ئێوە دروستەکەم ڕێژە زۆری خەڵک لە ناو نەخۆشخانە لە 150 گرفت بۆ نەخۆشخانە دروست دەکات چییە گرفتەکان بابێ بڵم گرفتەکان چییە تۆ حسابی ژینگەی ناو نەخۆشخانە بکە ئەم ژینگە پیسەکاتن تۆ لە ڕووی ژینگەیەوە ئەخود لە ڕووی کەمەس لە ڕووی ئینفێکشن کۆنتترۆلی یاخد پیسبوونی ژینگەی ناو نەخۆشخانە لە ڕووی مەسەن ڤایرۆسات لە ڕووی ئەو نەخۆشانەی کە هەندێک جا دەگوازنێنەوە لە ڕووی هەناسەوە لە ڕووی بەرکەوتەکانی ترەوە ئەمانە هەمووی کێشە بۆ ناو نەخۆشخانەوە تا ژینگەی نەخۆشخانە بەلای کەمەوە جارێک پیس دەکاتن و تێکدانی ئامێرەکانی مەسەلەن ناو نەخۆشخانە یاخود لە هەمووشان قورستر لێنەگەڕان لە ستاوی تەندروستی کە بە شێوەیەکی تەندروست کارەکانی خۆیان بکە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکەن ئەمانە گرفتێکی گەورەن 150 کاریگەری بۆ سەر ئەو خزمەتگوزاری دەبێتن کە پێشکەش بە نەخۆش دەکرێتن ئەو قەرەباڵغی کە هەیە چەند مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکان دروستەکە بەتایبەت لە نەخۆشخانەکانی فریاکەوتن بۆ نمونە لەو حاڵەتە لە ناوەکاوانەی دێن چەند واکە کە کارەکان بە هێواشتر بڕوایان پزیشک نەتوانێت لە کاتی خۆی فریای ئەو نەخۆشە بکەوێت ئێوە زۆر جا مەسەن دەستگاکانی ڕاگەاندنیش خۆتان بینیوتانە لە پێشوازی فریاکەوتنەکان هەندێک جار مەسەن حاڵەتێک لە بڕیان خۆداگ ڕووداتن ینی هەر نەخۆشە یاخود کەسێک کە پێکاوێ بە جۆرێک لە ڕووداوەکان دەبینی مەسەن دە کەس هەندێک جار بێ بە 15 کەس لەوانەیە لەوە زیاتریش کە دێنە سەرسەری نەخۆشەکە وە کێشە بۆ ستاوی تەندروستی کێشە بۆ پزیشک ینی ڕوودا هەندێک جا شەڕیش ڕوودا دەمە ڕاستی لەبەر دەرگای نەخۆشخانە هەندێک جا کێشە دروست دەبێتن تا دەگات پێشوازی کە پزیشک و کارمەنی تەندروستی خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆش دەکەن ئەمانە ئەو حاڵەتانەوە گوتم ئەو کللتورانە کە هەبووە خۆ لە نەخۆشخانەی فریاکەوتنکە وەکو گوتمان ئەوەی کە سەدای نەخۆشخانەی فریاکەوتنەکە بێ لەوێش پۆلێن بکرێت لە دنیادا وایە پۆلێن دەکرێتن هەر یەکی بەپێی مەسەن ئاستی بەرکەوتنەکە یاخود ئاسی نەخۆشەکەی کامیان زیاتر پێویستی بە چارەسەری خێراتر هەیە یاخود پێکانەکە یان نەخۆشەکە یاخود ڕووداوەکە یان بەرکەوتەکەی قورستر بێتن ئەوە دەبێت لە پێش چارەسەر لە سیستەمی تەندروستی لە وڵاتانی پێشکەوت و لە وڵاتانی کەسی لەگەڵ چاوەڵێکی پێویستە ئەمە زۆر جار سەرنجمان دەسەستر لە وڵاتانی پێشکەوت باوەڕ بکە ئەو خزمەتگوزاریە تەندروستی بێبەرامبەرەی لە هەرێمی کوردستان و لە وڵاتەکانی کە سیستەمی سۆسیالیان تێداواتە بێبەرامبەر پێشکرد لە هیچ وڵاتێکدا نیە لە هیچ وڵاتێکدا ئەوشتنیان ینی لە وڵاتان هەمویان طبعا بیمەی تەندروستیان هەیە و کێشەی ئەوەشان هەیە چۆن خەرجەکانی تەندروستی خۆیان بدەن ئێمە لە کوردستانەوە لە عێراق سیستەمێکی سۆسیالە بێ بەرامبەرە کە تۆ خزمەتگوزاری پێشکەش دەکەی لەوەیانە تۆ وەکو ئاماژەت پێ کرد
تا چەند مەسەن گرفت دروست دەکاتن تا چەند نەخۆش ڕازیە هەموو دەگەڕێتەوە سەر ئەو کللتوری هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو شێوازەی کە نەخۆش چۆن سەردانی نەخۆشخانە دەکاتن وەکو گوتشمان نەخۆش دەبێت پۆلێن بکرێتن لەوەیە پۆلێنکردنەوەی لەوەیە کە هەمیان زیاتر بەرکەوتەی یانی خۆ ئێش و ئازارەکە یان خۆ نەخۆشەکە زیاترە لە وڵاتان کە خەڵک سەردانی نەخۆشخانە دەکاتن تەمان پلێتیان پێدرێت یاخود هەندێک جارە حەڵقەیەکیان دەست دەکرێتن بە پێی ڕەنگەکانی سووری و شین و یاخود ڕەنگەکانی تر بەو پۆلێنکردنە نەخۆش وەردەگیرێتن واتە بازنەیەک یاخود حەڵقەیەکی سوور لەوانەیە ئەویان زیاتر پێویستی بە چارەسەری خێرا هەبێت لەوەی کە حەڵقەیەکی تر یاخود بازنەیەکی تر یاخود ئاماژەیەکی تری لە دەستە بۆ ئەوەی شێوازی پێشوازی ناخۆش یاخۆ شێوازی چارەسەری خێرا کامیان لە پێش دەکەێتن بەڵام لای ئێمە وان نییە مەتەنە تۆ کللتورەکە وای لێ هاتووە هەنی ئەمە هەموو شتێکمان لە ڕووی کللتوریەوە لە ڕووی اجتماعیە تێکەڵ بە خزمەتگوزاری تەندروستی تێکەڵ بە یاساکرد تێکەڵ بەوانە بۆیە ئەم کێشان نەخۆشخانە دروست دەبێتن و نەخۆشخانە تەندروستی وەکو ئەوان شوێنەکانی تر نییە نەخۆشخانە بەهاش نییە نەخۆشخانە شوێنە مردنی تێدا دەبێتن هەڵی پزیشکی تێدا ڕووداتن کێشەی تریش دەڕات کێشەی پیسبوون ڕووداتن ئەمانە هەمووی ئەو شتانە کەواردن لە نەخۆشخانە ڕووداتن بۆیە خەڵک دەبێت چاوەڕێ ئەوە ناکاتن کە نەخۆشخانە بەهشتێکەوە ئەوێ بچێت بە سەلامەتی لێ دەرچیتن نەخۆشخانە شوێنێکە ژینگەیەکە پیس دەبێتن ژینگەیەکە مەسەن خەڵک هۆکاری ئەوە دەبێت کە نەخۆشخانە پیس بێتن خەڵک هۆکاری ئەو چاوەڕوانیان هەیە بێگومانە بێ هاوکاری من قسە لەسەرەوە شەکەم کە ئەمە لەوانێ داخی دڵی زۆرێک لە نەخۆشەکان بێ بۆ من زۆر جار من جملێ بۆ نەخۆشە بۆ توتی بێزارم لەو خەڵکە یەن بۆلام نامەوێ بێن بۆلام بەڵام ئیتر کللتور و عیبە وای کردووە کە مەجبورن هەموو خزم و کەسی بچنە نەخۆشخانە باسیەوە شەکەین بەڵام بەر لەوە هاوڵاتیانی گوندی بەرەکە لە سنووری قەزای ئامێدی شەوانی مانگی ڕەمەزان لە کافەیەکی فۆلکلۆری گوندەکە کاتەکەیان بەڕێکن جارجاریش بە قسەی خۆش و گۆرانی فۆلکلۆری کوردی دانیشتەکان گەرم و گوڵتن دەکەن شیمال بەرچی پەیامنەری کوردستان 24 لە ئامێدی زانیاری زیاتر دەخاتەوە بەلەف دەمەوە بۆش بیتن ئەم نوکەیە ئێکل کافین فلکلۆری سنوورێ دەڤەرە ئامێدیە لە گوندێ بەرەکەر ئەوە هاوڵاتیان وی گوندی و دیسانیت وێ دەڤەرێدا هاتینە شەڤێریە خۆ شەوانی ڕەمەزانێدا لەوێرێ دناوا وی کافیێدا دەرباز بکەن وەکیان دەبینن لەوێرێ هەر تشتێ فلکلۆری دەهێتە دیدن ئەوە ئەو هاوڵاتینە یەن خەلکێ وا گوندانە دەهێن شەوانێت خۆی ڕەمەزانێ لە وێرێ دەرباز دکەن ji ber ku bi rojê ew projî ne ji be hindê têne vêrê şevê li vêrê digel kes û kar û heval û biraderêt xwe li vêrê şevanên xwe derbas dikin her tiştê pêtiviyê yê ku bû borandina şevê ew li vêrê amadey ne ji be hindê jî li vêrê konver bin me divêtin em hawlatiya xwe bideyne axivin yanî bizanîn ew çawa şevanên xwe li vêrê derbas bikin û hunermendekî millî jî evirke hatiye li vêrê amade bûye gayk dijwar eger em bêjin yanî hîn çawa şevanên xwe vêrê derbas kirin ku bû çi evirke hîn vêrê amade bûne em pêşekê bixêratina kanalê wê ciwan û taza dikein rastî jî rojanê Remezanê rojê kamil em rojîne û yanî rojiya xwe bûyîne em neşim derkevîm şevê jî piştî fitara xwarinê û piştî terawîha em hemî têne vêre gel heval û birader û kom vebîn rîna xwarê sehbetê xwe dike strana dibêjin dîwana xwe girê den heta direngî ve em çîna malet xwe belê destê te xweş bin kak dijwarekî em zên tu êkî stran bêjin millî demeke te navdengê xwe jî yanî aşkira kiriye demeke tu strana dibêjî li koçk û dîwanan tu dê çikê diyarî bû bînerê Kurdistan 24 hema bi keyfa we weke hemekî strana bîte her straneka te pê baş bîtin me jî pê baş Yelasa Pavra, 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 parvan Abdullah bego pavra هو نميل من تريشي شور نما طالب سرا هم لمن شندقي شنجر قد يدنا شدي وانا سرباز عجما هو نهمي وصل بك سوار زلان حيدر هوي هوي هو نما بشخر
واني بقبر قصر عبد الله بجيب وبشكري بلندا هوي هوي هو اللي بقول عشرتنا قاضي شتى عبد الله بقول قاسي اللي خوب الله بيت يعني يقول لا طبي هميجا خاي فبرو وين عبد الله بقول فبرو وين بقول عبد الله بقول تريشي شور وين ما طال سرا بل من شندقي شنجرة قلت يدبتني نشد يوانا سربازات عجما وين هميقا وصل بك سوار هاي وين ببشخر دستتا خوش بن گلک سپاس بله جبر کو خلکی گندان کو خلکی ودوری جبلی کو پروژینا روزانه جی کو کارو رنجبر یانا کد هی و رمضان دا تایبتی جوین کار رزو باغ دکن در رمضان دا گلک ماندید من جبر هنده دهن شوان خو لویر بگوتن و بچیروک و سرهاتیان لویر درباز دکن او شوانه خلکی ودوری تین جیب تایبتی لجهن جورا و جل سرانسری سنور دور آمیدیه کن ود بنو شەو و شەفبێریان خۆ دەرباز دەکەم بەێ سپاس بۆ هاوکارمان شیمال بەرچی لە ئامەتی لەگەڵمان بوو دەگەڕێمەوە لای تۆ کاک فاخر پرسیاری ئەوم کرد کە هەندێک جار قەرەباڵغێکی زۆر لەناو ژووری نەخۆشخانەکان لای نەخۆشەکان دروستە بێت ئەمە با بڵێم بۆ چاک نابێ و کاریگەرێکیش لەسەر تەندروستی نەخۆشەکە دروستەکە جگەلەوەی کە لەوە باسمان کرد کە لە دەرەوە تا دێتە ژوورە و خەڵکێکی زۆر دێت لەگەڵی هەندێکی ئەمێنێتەوە وەکو پێشتر ئاماژەمان پێکردانی تەسەور دەکەم لە 150 زیاتر هۆکاری پیسبوونی ژینگەی ناو نەخۆشخانە هاوڵی نەخۆشە چکە تۆ ئەو خەڵکی دێنە نەخۆشخانە تۆ ئەمەزانە مەسەن دێ بە پاک و خاوێنی دێدە ناو نەخۆشخانە یاخۆت بڵێن چێ دەڵێ مەسەن نەخۆشخەیەکی هەناسەی نییە هەموو ئەو هۆکارانەی با بڵێم وەکو ئاماژەمان پێکرد کە هۆکارم بۆ پیسبوونی هەموو ئامێرەکانی ناو نەخۆشخانە یاخود لە قادرمەکان یاخود بە پلیکانەکانەوە بگرە هەتا دەگاتە ئامێرەکانی تر دەستێدانی هەر ئامێرێک یاخود هەر شوێنێک لە نەخۆشخانە بریتی دەبێتن لەوەی کە تۆ بەشێک لە نەخۆشخانە پیس بکەیتەوەنا جا بۆیە هاتنی هاوڵی نەخۆش یاخود سەردان بۆ ناو نەخۆشخانە کللتورێکە و نەیاسە قبولی دەکاتن و کللتورێکی زۆر خراپیشە ئەمە پێمان وایە دەبێ دەستگاکانی ڕاگاندن و مەسانی ئاینیش ڕۆڵێکی سەرەکی لەوە بیگەنە بەڕاستی کە خەڵک لەوە ئاگادار بکەنەوە یاخەت خەڵک هام بدەن فێری ئەو بن کە ئیتر لە ناو نەخۆشخانە سەردانی نەخۆش نەکرێتن ڕێگاکانی تر هەنێکەوتۆ لە نەخۆش پێچی و یاخەت وەکو بڵێن لە ئەحواڵ پرسینی نەخۆش بەپرسی ئامرازەکانی پەیوەندی ئێستا هەن تەلەفۆن هەیە موبایل هەیە و ئامرزاکانی تریشان کە دەتوانین لەو ڕێگایەوە هەم نەخۆشخانە پیسنەکەی و هەمش سەردانی نەخۆش بە خێر و باشتر بکەیت بۆیە ئەمە هەموو جارێت تاکید لەوە دەکەینەوە و گوتمان یاساشە ینی یاساشەیە کە ڕێنمایشەیە کە تو ینی کاتی دیاریکراو هەیە بۆ سەردانی نەخۆش بەڵام لە کاتی دیاری کراویشدا ئەبێ بە شێوەیەک سەردانی نەخۆش بکرێت هەندێک لە هەندێک نەخۆش هەیە یاخۆ هەندێک بەشی نەخۆشخانە هەیە کە ئەسڵان هەر نابێت سەردان خەڵک سەردانی ئەو نەخۆشە بکاتن بنمونە ئەو نەخۆشانێکە نەخۆشی سینگ و هەناسی یان نەخۆشانی لە چاودێری چڕن یان ئەو نەخۆشانێک کە هەندێک جاران پزیشک ڕێنمادەیە کە نابێت تێکەڵی خەڵکی تر بێتن ئەمان نابێت سەردانیان بکرێتن جا بۆیە هەندێک جاران لەو حاڵەتانەدا هاوڵی نەخۆش ئەوەنە سەردانی نەخۆشە ئینکار دەبێت کەەوە نەخۆشەکە ببینن ئەمانە هەمووی گوتمان هەم زیانی دەبێت بۆ نەخۆشەکە و بۆ نەخۆشخانەش ینی لە هەردوو ڕێگایەوە هەر زیان بە نەخۆشخانە بە نەخۆشەکە دەگەێنێتن بۆیە پێویستە ئیش لەسەر ئەو کللتورە بکرێتن و ئەو کاریگەریەی کە لەسەر نەخۆش و نەخۆشخانە هەیە هێدی کەم بکرێتەوە و ئامرەزەکانی وەکو لە ڕێگاکانی تر بگرێتەوە ئەگەر لە ڕووی کللتوری شێوە بێتن تۆ
لە نەخۆش خۆ بپرسێ بۆیە ئەم حاڵەتانە گوتمان دەوێت بە هەموو لە کاکاری لەسەر بکرێت بە تایبەتی لە مزگەوتەکان لە دەستگاکان ڕاگادن بە ئیش لەسەر و کللتورە بکرێت. باشە بەگشتی یان داتا و زانیاری ئێوە لەسەر جۆری نەخۆشی ڕێژێ و نەخۆشانی دێنە نەخۆشخانەکان هیچ داتایەک لە بەردەست هەیە؟ ئێمە بە شێوەیە کە ڕێژەی داتا هەیە بڵێ لە ساڵێکە بۆ ساڵێک دەگۆڕدرێت خۆدە دەزانم مەسن لە هەرێمی کوردستان جیان لە دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی 2 میلیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە کۆمەڵێک مەسەن ئەوترێت کە زۆری ڕێژەی زۆری ئاوارەکانە زیاتر سەردانی لە ساڵی 2010 نزیکەی 9 میلیۆن کەس ینی 9 سەردانی ببورن 5 میلیۆن سەردانی کرد هەبوو بوون نەخۆشخانە بۆ کام نەخۆشخانە هەموو نەخۆشخانەکە بەس دەستنووری پارێزگای هەولێر بۆ زانیاریتان مەسەلەن مەبەستەمان ئەوە نییە مەسەلەن 5 میلیۆن لە دەرەوە هاتمیان ینی 5 میلیۆن سەردان هەبووە لەوانەیە مەسەلەن یەکە کە بێتن 5 جاران ئەو سەردانەی دووبارە کرد بێتەوە کەواتە ڕێژەی سەردانەکان ئەوەندە بووە ینی ڕێژەی ئەو ڕێژەیە زۆرە بەڵێن ڕێژەی نەشتەرگەری لە ساڵی 2010دا زیاتر لە 90,000 نەشتەرگەری گەورە کراوە بۆ خەڵک لە نێو نەخۆشخانەکانی سنووری بەس پارێزگای هەولێر ئەمانە هەمووی لەوانەیە خەڵک لێ ئاگادار نەبێتن ئەو جۆرە خزمەتگوزارانە کە هەمووش بێ بەرامبەر دەکرێتن ینی واتە ئەو داتایی باست کرد ئەوە بێ بەرامبەرەکان ئەوە بێ بەرامبەرە لە نەخۆشخانەکانی با بڵێن لە سنووری پارێزگای هەولێر و نەخۆشخانەکانی ترمان ئەمە سیستەمی تەندروستی لە عێراق هەرێمی کوردستان سیستەمی سۆسیالە بێ بەرامبەرە و کێشەی هەرە سەرێکیش ئەو بێبەرامبەریە کە بەو شێوەیە پێشکەش بۆچی کێشەیە باپی بڵێن بەوچی کێشەیە ینی لە دنیادا وانە خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزارێکی بەردەوام و بە ڕێژەیەکی زۆریشە ڕێژەی نەخۆشیەکان بە بەراورد بە شوێنەکانی تر ڕۆژ بە ڕۆژ هەندێک نەخۆشی هەیە ڕوو لە زیادبووندا وەکو نەخۆشیەکانی شێرپەنجە کە پسپۆرانی وەخت ئەوانەیە کە توێژنیەوە لەسەر دەکەن زیاتر لەوانەیە بگەڕێنەوە بۆ هۆکاری خۆراکە ئەمە نامانەیە بینە سەر ئەوە باسە بەڵام ئەمانە هەمووی کولفەی زۆر لەسەر حکوومەت دەکەوێتن حکوومەت بەتەنیا ناتوانێت خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە خەڵک بکات لە هیچ دنیادا مەگەر هاوڵاتی خۆی بەشێک لەو بیمە یاخت بەشێک لەسەر جیرفانی هاوڵاتی نەبێتن لە هەموو دنیا داوایە باشە کاک فاخر زۆر جارگلەیەوە شەکرێ بۆ نمونە و دەرمانی لە نەخۆشخانە حکوومیەکان بە خۆڕایە درێ بە خەڵک دەرمانێکی باش نییە یان هەندێک جار هەر نییە ئەڵێ بچۆ لە دەرەوە بیکڕە ئەویان کێشێکە حەز ناکەم لێرە بینە سەری کە کێشەی دەرمان و کوالیتێکە و ئەوانە ئەوەی پرۆسەیەکە وانی بەردەوامیش لەسەر دەکرێتن و پرۆژە هەیە ئی وەزارەتی تەندروستیکە لە پەرلەمانە و پرۆژەی بیمە هەیە پرۆژەی سیستەمی تەندروستی ئەمانە هەمووی لە نێرداتە پەرلەمان و هەرە سەرەکی تریان کە پرۆژە یاسایی بیمەی تەندروستیەکە هاوڵاتیان خۆیان بیمە بکەن بۆ خزمەتگوزاری تەندروستی کە ئەگەر بێت و ئەوەیان لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدێت و بخواتەواری جێبەجێکردن زۆری لە کێشەکانی تەندروستی چارەسە دەبن لە بەرەوەی بەشێکی خزمەتگوزاری تەندروستی دەگەڕێتەوە سەر جیرفانی هاوڵاتی کە تو هاوڵاتی لە جیرفانی خۆی بەشێک لە خزمەتگوزاری تەندروستی خۆی زامن کرد ئەو کاتە دەتوانێتن تۆ کوالیتی خزمەتگوزاری تەندروستی بە دەرمان و بە هەموو خزمەتگوزاریەکانی باشتر بکەیت لە هەموو دنیاش داوایانی وڵاتانی دەوروبەرەوە ئەمە دوور ناڕن لە وڵات مثلا تورکیا ئێران هەمووی بیمە تەندروستیە هیچ خزمەتگوزاریەکی تەندروستی پێی بەرامبەر پێشکەش نەکرێت مەگەر خزمەتگوزاری سەرەتاییەکان نەبێت لە فریاکەوتنەکان کە ئەوانە حکومەت خۆیان سەرپەرشتیان دەکاتن ئەویش وەکو بڵێم حاڵەتێکی خزمەتگوزاری سەرەتانی خزمەتگوزاری لە کتوپڕ ناگەنە هیچ خزمەتگوزاریەکی تر بێت باشە کاک فاخر لەگەڵ بەردەوام بین و کێشەکانی دیکەش باس دەکەین بەڵام بەر لەوە لە پەیڕەوانی طریقەتی نەخشبەندی لە دەربەنی خان لە شەوانی مانگی ڕەمەزان چالاکی ئاینی ئەنجام دەدەن ئارام بەختیار پەیامنەری کوردستان 24 لە دەربەنی خان زانیاری زیاتر دەخاتەوە. بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پاشیف سڵاوتان لەبێت ئەمڕۆ لە قەزای دەربەندی خانین دەمانەوێت لە نزیکەوە لە مانگی ڕەمەزان بزانین شەوانی ڕەمەزان لە لای پەیڕەوانی طریقەتی نەخشبەندی چۆن بەڕێوە دەچێت لە ئێستادا لە یەکێکم لەو جێگایانەی کە پەیڕەوانی طریقەتی نەخشبەندی تێدا چالاکی ئاینەکانی تێدا ئەنجام دەدەن لەگەڵ مامۆستا حوسێن نەخشبەندی قسە دەکەین کە سەرۆکی ڕووناکبیری
سۆفیگەریە لە هەرێمی کوردستان مامۆستا سڵاوتان لێبێت ئەگەر پێمان بڵێن ئێوە لە پاشەوەی کە نوێژی تەراویح ئەنجام دەدەن ئەو چالاکیە ئاینیانە چین کە وەکو تاریخەتی نەخشبەندی پەیڕەوی دەکەن. وعليكم السلام ورحمة الله بخير بن يا أخوة ئێمە لە مانگی ڕەمەزانە دوای ئیفتار نوێژی عیشا کرێ و تەراویح کرێ دوای تەراویح دانیشتن لە خانەقا خەڵکێکی زۆر لە مامەسا و لە مرید و مەنسوب و گەنج و پیر دانیشتن زیکری نەقشبەندی تاریخی نەقشبەندی ئەەکەن ئادابەکەی نەقشبەندی بەجێدێرین ساعاتێک کەمتر دانیشتن بۆ خەتمە ئەو ئادا بەجێدێرین هەتاوەکو تەواوێ هەموو شەوێک لە مانگی ڕەمەزانە و غەیری ڕەمەزانی هەرامانە بەڵام لە مانگی ڕەمەزانە دوای عیشا دەست پێکەین دوای تەراویح. بەڵێ مامۆستا دەڵێن ئێوە ینی دوای نوێژی تەراویح دوای ئەوەی کە خەتمە دەکەن دواتر ئەو کەسانی کە لێرەن تاریخەتی نەخشبەندی پەیڕەو دەکەن چەند قەسیدەیەک دەخوێنەوە توانین بزانین ئەو قەسیدانە چین وە چەند قەسیدەیەکمان پێشکەش بن. بەڵێ مامۆستاکانە خوێنەوە دوای مامۆسای خوێنەوە فێن. بەڵێ ئەتوانێت مامۆستا بخوێنێتەوە فەرموو. جسمي وروحي كلي كرد حجاب بو جمالا بوجاه حساب همدلي من همدلي دجمن كباب بحساب قلبناه باكم شياب حزرتي أو شفيعة روجي حساب بشفاعي أو شفيعا خي خدا خوش أحباب أهل هدى كباب سربا أو دلام عشق أبينا يا سربا أو دلام عشق أبينا لبغز ما تسالاري مدينة لبغز ما تسالاري مدينة آتخوا بعدي سبايا بير هوالي تخوا بعدي سبايا بير هوالي البغم جندلي شفت حالي البغم جندلي شفت حالي سربا أمدلا عشق أبينا سربا أمدلا عشق أبينا لبغز ما تسالاري مدينة لبغز ما تسالاري مدينة كبرت حالنا سور مدواكايا كبرت حالنا سور دواكايا لمالي حالنا زور رهاكا لمالي حالنا زور رهاكايا سلبا دلا عشق أبينا سلبا دلا عشق أبينا لبغز ما تسالاري مدينة لبغز ما تسالاري مدينة. دەستان خۆش بێ مامۆستا گرنگی ئەم قەسیدانە لە ئیسلامدا چیە بە تایبەت لە پەیڕەوانی تاریقەتی نەقشبەندی وی پیامبر صلی الله عليه وسلم شاعری بووە کە مەدحی پیامبەری کرد لە زمانی خۆیە گەورەترین شاعری ئیسلام حەسان بووە کە لە بەردەمی پیامبەر صلی الله عليه وسلم شعری فەرمووە شعرەکانیش ئەوەنە بە قووەتە زۆربەی خوێنەواری ئەم عەسرە ناتوانێت بخوێنێتەوە مەگەرێکی عالمێکی گەورە معنایکا بوویان لەبەر ئەوە شعر و قەسیدە و دەنگی خۆش و ئەمانە لە ئیسلامە ڕوحێ دەدەنە دڵی ئینسان و مێشک و دەماخی ئینسان ئەچۆنێ بۆ دنیایی بڕێش ئاوازی خۆش هەیە خەڵک
هانە نییە بۆ ئەوەی کە ئیشی خراپە بکە یا ئیشی خراپەی پێ بکرێ هەروەها دەنگی خۆش و سۆزی خۆش و سهای خۆش و سەوتی خۆش و شعر و قەسایدیش بۆ ڕۆحێتی جسمی ئینسان و بۆ ڕۆحێتی دڵی ئینسان و وەکردنەوەی مێشکی ئینسان بەرەو خواناسی و بەرەو عیبادات و بەرەو عشقی خوا و عشقی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەقویەکی گەورەیە بۆ دڵی ئینسان قەسیدە و مەدح و دەنگی خۆش ئەو ئەبەخشێ بە لاشەی ئینسان و بەشەر بە تایبەت لە تەریقەی نەقشبەندیە دەنگی خۆش سەهای خۆش و شعر و مەدایح لە وەکو سنەتێک چۆن لە ئیسلامە سنەتەکە ناوی تەریقەتە سنەتی تەریقەتە ئەو شتانە کە لە مەجلیسەکانە ئەخوێنێتەوە لە خەتمەکانە یا لە مەجلیسەکانە دەنگی خۆش ئەخوێنێتەوە ئیسفادەی ڕوحی لێ ئەکرێ ئەوانەی کە ئالی دڵ و ئالی خۆینی. پێشەوەی بگەڕێمەوە ستۆدیۆ ئێستا وەکو تەریقەتی نەقشبەندی پەیڕەوانی تەریقەتی نەقشبەندی واباوە لای ئەوان کە ئێستا خەتمەی قورئان بکەن پێش ئەو خەتمەکردنا دەبێت سەرجەم ڕووناکیەکان بکوژێنرێتەوە ینی دوایی بینینی خەتمەکە ئێمە دەگەڕێنەوە ستۆدیۆ بەلای ئێوە. بسم الله الرحمن الرحيم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم استغفر الله استغفر الله استغفر الله استغفر الله أستغفر الله العظيم من كل ذنب وأتوب إليه إنه كان للذنوب غفارا وللعيوب ستارا فاتحة شريفة اللهم صل على سيدنا سپاس بۆ هاوکارمان ئارام بەختیار. بەڵێ کاک فاخر دەگەڕێمەوە لای تۆ تایبەت بە نەخۆشخانەکان ئەو نەخۆشانەی کە هەر ڕووداوێک چۆن پۆڵێن کراوە چۆن سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆیان دیاری کراوە شێوازەکەی گراماژە پێ بکەیت. ئەمەیان زۆر گرنگە بۆ هۆشیاری سەردانیگەران کە سەردانی نەخۆشخانەکەن دەوان وەکو گوتمان ئەمە لە سنووری پارێزگای هەولێر بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەری گشتێنسی هەولێر زۆر زەر هەوڵی ئەوە دراوە کە نەخۆشخانەکان بە تایبەتی نەخۆشخانەکانی فراکەوتن لە ڕووی جۆرێتی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەک لێ بکرێتن کە تایبەتمەند بکرێتن. بۆ نمونە ئێستا ئێمە لە هەوڵی ئەوە داینەکە نەخۆشخانەی تایبەت بە چاو بکەنەوە تا هەموو ئەو خزمەتگوزارانەی کە تایبەتن بە چاو لە یەک شوێندا کۆ بکرێتەوە بۆ ئەوەی هەم بۆ پێشخستنی خزمەتگوزارێکە بەردەوام بە شێوەیەکی بەردەوامیش لەگەڵ پێشکەوتنەکانی پێشکەوتنی پزیشکی کە خزمەتگوزاری لە بوارێکە پێشکەش دەکرێتن بۆی نەخۆشخانەکانیش لە سنتەری شاری هەولێر ئێمە تا ڕادەیەکی زۆر پۆلێن کراون بۆ نمونە نەخۆشخانەی ئەمەرجنسی تایبەتە بە ئەو نەخۆشانە یاخود ئەو کەسانێک کە بە ئامێری گەرم تووشی ڕووداو یاخود ئامێری سارد و گەرمی مەسەن ئەوانی ئاوەری سارد وەکو چەق و یاخود ئامێرەکانی هاوشێوەی ئەو وەکو ئامێرەکانی گەرمش تەقەمەنی بە شێوەیەکی گشتی هەموو ئەو پێکانانەی کە تایبەتمەندن بە ئامێرەکانی سارد و گەرم ئەبێ هاوڵاتیان ڕوونی نەخۆشخانەی ئێمەرجنسی بکەن کە دەکەوێتە سەر شەقامی شێستێ و نزیک گۆزاری دات بەخۆ مەسەن خەڵک شارەزایە و هەندێک مەسەن خزمەتگوزاری تر بۆ نمونە لە فریاکەوتنی ڕۆژ ئاوا هەن بە شێوەیەکی گشتی هەموو خزمەتگوزارەکانی تەندروستی کە شکانیان پێ دەڵێن خزمەتگوزارەکانی پەیوەست بە مێشک و بڕبڕە و بە شێوەیەکی گشتی نەخۆشەکانی ئەوانەی کە پێکانیان هەیە گوتمان پەیوەندیان بە مێشک و دەماری سووتان و هەندێک جار برینداربوونیش ئەمانە دەبێت ڕوو لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوا بکەن نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهاتی ئەمانیش ئەو حاڵاتانەوە دەگرێتن و بەشی هەناوی تێدا بۆ نمونە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژە بەشی هەناومان نییە ئەبێ ئەوانەی نەخۆشەکانی مەسەن سکشن و ڕوشانەوە بە شێوەیەکی نەخۆشەکانی هەناون کە پێویستیان بە خزمەتگوزاری سەرەتایی و خێرا هەیە نەخۆشخانەی فریاکەوتنی ناوان نەشگەری تێدا ناکرێتن هەموو ئەو نەخۆشان ڕوو لێ دەکەن پەیوەستن بەو نەخۆشانێک کە
نەخۆشەکانی هەناون وەختە سکتون و ڕشانە و هاوشێوەکانی گاتە گەرە و بەشەی لێ نەبووی چارەسەرێکی بۆ ناکرێت لەوێ بوونمونە بریندار لە نەخۆشانی فریاکەوتنی ناوەند چارەسەری بۆ ناکرێت لەبەر ئەوەی ئەمە ئەو جۆرە خزمەت گوزاریانە گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات و نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا خزمەت گوزاریەکانی سوستان پێشتر لە ناو نەخۆشخانەی ئێمەرجنسی بوو ئێستا هەموو خزمەت گوزاریەکانی پەیوەست بە سوستان لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی منداڵی شەبێ ببرێتە مناڵان مناڵ دەبێ بستە نەخۆشخانەی فێرکاری منداڵان بەڵام لە حاڵەتە ئەگەر منداڵەکە بەرکەوتەی مەسەنەن گوتمان ئامەری ساردووکردن بود ئاساییە ڕوولێن نەخۆشخانەی ئێمەرجنسی بکات یان نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا یاخود حاڵەتی پێکدادانی ئۆتۆمبیل یا برینداربوونی تر ئەم حاڵەتانە دەکرێتن سەدان نەخۆشخانەی فریاکەوتن بەڵام بە پێی پۆلێنکردن و جۆری خزمەت گوزاریەکان هاوڵاتیان دەبێت لەوە هۆشیار بن کە هەندێک جاران هەندێک خزمەت گوزاری هەیە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات نییە ولا نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا دەکرێت وەکو گوتمان خزمەت گوزاریەکانی مێشک و دەمار سوستان ئەوانە هەمووی ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوان بەڵێ کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییەوە زۆر سپاس بۆ فاخر هەرکی و تەبێژی تەندروستی هەولێر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش مسلمانان مانگی ڕەمەزان بە دەرفەتێکی باش ئەزانن بۆ قوڵترکردنەوەی گیانی و برایەتی و یەکتر قوبوڵکردن و هاوکاری هەژاران مامۆستایەکی ئاینی دەڵێت ئاینی ئیسلام خۆی هەر بۆ ئاشتی و دادپەروەری هاتووە مانگی ڕەمەزانیش باشترین وێستگە و قوتابخانە ئەمە ڕەمەزانە پیرۆز ji her duwazdemehên salê zêdetir girîngî û pîroziya xwe li cem misilmanan heye. Ed vê mehê de giyanê biratî û viyanê navbera takên civakê de xortir dibe. Misilman bêjin xwedayê mezin ev mehe ji bo lêknezîkirin û hejêkirin û hevkarîkirina hejaran û kirina îbadetî danaye. û divê ev meh bibe sedema xêr û bereketê ji bo hemû mirovatiyê. Di Ramazan de min xêr e bereket e يعني رمضان رحمة همي تشتا يعني خاصة مروف رحمة يعني في هجاري بتن فقيري بتن بلنجازي بتن هر تشتاقي مروف رمضان ده بيد شكر رمضان ليالي بورينه يعني مروف هوري كاريا همي هولات ياب كذا با رمضان ده هم مروف چه تشته بر چه خیره بکردن چه زکات بدتن چه روی نوجت خو قنجی و خرابی و خبر آمد تشته حماتر بکردنش بیچترنینه ما بسلمان بفندی بسلمان که یه زکات خواب دت یه نوجت خواب کت یا روجت خواب گرت یه خلق جی راضی بهش الحمدلله فلان کس خوش مروه اما افه ماده چی دی رمضان دفمه مدرسه که اوصال درونی مخو مروف باقش که در حق عالم دا و مروف دلی کسی نهیلتن و نفسیت خو باقش که در حق عالم دا و بو خود تعالی درستای مروف کار بکتن و دست هجار وارگیرتن جایلی خواه مامۆستاکی ئاینی dibêje armanc ji hatina ayinê pîrozê Îslamê aştî û pêkvejiyan e û meha Remezana pîroz û rojîgirtin jî baştirîn qutabxane ne ji bo perwerdekirina mirovan û balavkirina dadiyê. هاي رمضان بتنه كافية أما إمنه هي خوشي وراحتي وأفايا وكي ما قلتي بيعمر قلت على أساس ما كسر رجيم من عويش خرابيا وشهادة زريانة كت خد منات بينينا كأو تشتنا خد ونفخد يهاتي إسلامتي هميش سلمية أشتية راحتية لو أجبروش عند تودجي هي فلا خد بجي السلام عليكم السلام عليكم يعني إيش من أترسى ندستي من نجافين نمنبيد من نجوهت من اسم رفيك من سلام وكي ملايكته شاید به حشت دا هر سلامه سر دنیای سلامت نویج دا سلامه سلام وده سلامه اسلامتی همی سلامه روژی مدرسه که مزنه و آشتیت نف مرو و دا انت نف کونه دا بلاوت ادنا و سلمانان دا ماه رمضان پیروزی و گرنگی خواه مازن هیا کد و مهدا جبلی کرنا عبادتی مسلمان به دلیوه که باش دبینن کد و مهدا گردنای کدو آزا کنو خیر و خوشیه بگهی نریکای کدو دا ماسا محمد کرسام 24 دهوک پاشیفمان پێشکەشکردن تاوەکو سبینێ و لە پرۆگرامێکی نوێدەینەوە ناتان کاتێکی خۆش بۆ خاتە.